ژڤان چۆنە یەکسەر بە سڵاوێکی گەرم و نزایەکی باش بۆ بینەران و بەسەران دەست پێ بکەین. ئیشەڵڵا یەکەم جار سەر هەمی دنیایê خودê belavî vayrosî Kurdistanê û li hemî dinyayê vekir. Ya duê jî ev pirzgirêk û aloziyên nûke nêvbeyîna Hewlêr û Bexdayê de heyn û bi taybetî jî nav herêma Kurdistanê de ku gelek rewşa jiyana xelkî hindek aloz kiriye yanê hindek nîgeraniyê heyn bihêviyekî hey îşilla ew bizîtirîn dem rabin û hêdî hêdî jiyan wekî berê asayî bit û xweştir lê bêt û Selamu aleykum ve rahmetullahi ve berekatuhu paşîva çarê em dê dest pêkî. ئەمڕۆ بە چوار دەست پێ بکەین بەو هیواین کە سێەم ڕۆژی مانگی ڕەمەزانتان بە خێر و خۆشی پڕ بەرەکەتی ماڵەکانتان بەڕێکرد بێت. هەڵبەت هەر کەسێک کە جێبەجێکردنی فەرزێک ئەگرێتە ئەستۆی یاخود ئەرکێکی ئاینی بێت پێویستی بۆیە زانیاری تەواوی هەبێت لەسەر ئاینەکەی بە یاخود ئەو ئەرکە بێت کە جێبەجێیەکە بۆیە ئێمە ماوەی ئەم سی ڕۆژەی مانگی ڕەمەزان هەوڵەیەن کە هەموو شەوێ بە کۆمەڵێ بەڕگە و بابەتی پڕزانیاری بینەوەلاتان و بێگومان ئەو بابەتانی ئامادەمان کردووە شرۆڤەیەکەین گفتوگوی لەسەرەکەین لەگەڵ کەسانی شارەزا و مامۆستایانی ئاینی و سپۆران و پزیشکان لە بوارەکانی کە تایبەتە لە مانگەدا و زۆرتر خەڵک پێوەی سەرقاڵە. هاوجا تشتێکی دیژیە هەیە تایبەتیش ناف ئیسلامێدا بۆ نمونە ئەگەر خوددان زانیاری هەبن ژیر سەر وێ پەرستناتکەتیان جێ هەر کارێکی هەبێت بیرئینان جی gelek baş e. Mesela فإن الذكرى تنفع المؤمنين. Yani birînan mifaya qazanca ji bo hemî musulmanan giştî ji bo mirova bû nimûne her kesek zaniyariyek hebe jî lê birînana wî taybetî jî nav bernameyê de me bestame jî ev ye bû nimûne me bestame ew nîne yani hav yani welatiyên me zaniyarî ser dînê xwe yan jî tenduristiya xwe nîne lê birînan gelek giring e heyvana zanî xwe jî wêzgeheke ji bo birînana her tiştî بێگومان لە بیریشمان ناچێ ئێمە جگە لەو بیرهێنانەوەیە ئەمانوێ لە ڕێگەی پەیامنێرانمانەوە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان هەر هاوڵاتیەک ئاگاداری ڕەوشی ڕەمەزان کۆرۆنا ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر بزانێت چۆنە لە پارێزگاکەی دیکە لە هاونیشتیمانیانی هاوڵاتیانی دیکە شارەزابێ بزانێ ئەم ڕەمەزانە کە جیاوازترە لە ڕەمەزانەکانی دیکە چۆن بەڕێوە تایبەتیژی ڤایرۆسە کۆرۆنای چونکی دیسە ئەفشەڤەژی هەندێک حالەتێتنی هاتیینە تومۆرکردن مەترسێ هەیە دیسە یعنی ڤایرۆسە کۆرۆنای دیسە یعنی وەکی بەریە هەیڤێکی یانژی هەیڤونی وە زێدەتر سەر هەلە بێت چونکی تێکەلبینا خەلکیە هەی مەدوێ زێدەتر ڕەوش بێ کۆنتترۆلکردن ئەو بابەتەش یانێ پشکاشێر بەردکەوت ناو بەڕنامەمە خۆدا یعنی ئەگەر پەیامنێرێن مەژی گەلمەدا حاضر بن. ژڤان بینە سەر ئەو بابەتانەی کە بە تایبەت لە کاتی کەرەنتین و کۆرۆنا خەڵک خۆی پێوە سەرقاڵ کرد بە تایبەتیش هونەرمەندان و ئەو کەسانەی کە پیشەیەکیان هەیە خود بە هەر جۆرێکی تر سرودبێژان لەوانە لە مانگی ڕەمەزانە سرودبێژان هەوڵیان ناوە کە کاتی کەرەنتین و کاتی ماڵەوەیان لە ماڵەوەمانەوەیان بقۆزنەوە یعنی کەرەنتینەکان بێژین ژالیەکی بە زیندانە لێ ژالیەکی بە قازانج و مفۆنێکی باشیان کردو توانیوانە بەرهەمی زۆر زیاتریان هەبێت کە دەنگخۆش و سرودبێژانی ئاینی کاتەکانی کەرەنتین و مانەوەیان لە ماڵەوە بۆ تۆمارکردنی سرودی ئاینی تایبەت بە مانگی ڕەمەزان خۆستۆ ئەویش یەکێک کە هونەرمەندێکی ئەزیزێک سرودبێژە ئەتوانین وا بڵین سەید محەممەد جەباریە کە دانیشتوی شاری کەرکووکە و زیاتر لە 30 بەرهەمیشی هەیە ژوان و هەوادارانی بەرهەمەکانی جگە لە هەموو پارچەکانی کوردستان لە وڵاتە عەرەبیەکانیش هەواداری هەیە بەڵام با بیبینین بەیەکەوە بزانین چۆن بە دەنگی پڕگریانەوە باسی داخستنی مزگەوتەکانەکات کە بەهۆی کۆرۆناوە هات هەم پێک بە گوهداریە سروداویان نی بکین و هەم پێک بە نزیکتر ژیانە وی بزانین کاچەوە دەما کەرەنتینەیەدا مفا شوی دەمێ دژی کۆرۆنای وەرگرت مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 يا شهر الخير والبركة والإحسان مرحبا ماساگر باسی بەهرەی دەنخۆشیمان بۆ بکەیتەوە لە کەیەوە بڵێن سرودی ئاینی ئەڵێیتەوە و زیاتر لە کام پارچەی کوردستان یاخود لە کام شار هەوادارت هەیە
الله هەوادار لە هەموو شارەکانی کوردستان بۆ من هەر ماڵی منە و دەنگ خۆشیش تەوانەوە بە هەرەمەندێکی خواییە ئەگەر خوای گەورەی ببەخشی بە ئادەمیزات لە سەرەتاوە کە ئینسان دەنگ خۆشیەکی تیابی یەکسەر دەرەکەوێ دیارە لە ساڵەکانی کاتێک کە تەمەنم 16 بووە لە مزگەوت هێواشواشمە دەسم کردەوە بە قورئان خوێندن و دەر هێواشواش لە دوای مامۆستا دەنگ خۆشەکانی شاری کەرکووکەوە کۆرسم کردووە توانیومە لەگەڵ شیاڕەتمی قائیم هەبووە بۆەوەی لە خەت دەرنەچم ئاوت نەکەم لە کاتی خوێندنە ئیتر هەنگاو تا خۆی گەورە بە ئەمڕۆمانی گەیاندووە دیارە دەنگ خۆشیش خوا بە هەموو کەسێکی نابەخشێ بەهرەمەندیەکە بەخێر هاتی مانگی پڕخێر باخی دڵان دەکەیا و دێر هەژارانمان بیردێنیەوە یەکسان دەکەیت برسی و هەمتێر هاتووم بەڕۆحی تژی لە ئاوات هاتووم بەڕۆحی تژی لە ئاوات بەدڵ شەیدایی بەدڵ موناجات هاتووم بەڕێژم فرمێسکی سوورم هاتووم بەڕێژم ئینشاءالله خوای گەورە چاکیکە خوای گەورە چاکیکە بەدڵ ئەیلێم لەبەر لە پێشچاوی کامیرە قەسەم بەخوا لە ئەوانەوە زۆر ینی زۆر ئازاری من و هەزاران مامۆستای ئاینی و دەنگ خۆش و قسەی دەخوێن و ئەهلی نوێژ و ئەهلی جومعە خاستەن ئەم کورد زۆر موسڵمانە یعنی زۆرۆفێکی بەسەرا هاتووە بەخوا ئەزانم ئەوەی لە ناخی منە بکڵێ لە ناخی سەتا هەزاران کەسی ئەم کوردستانە بکڵێ بەڵامی تر دەسەڵات نییە دیارە ئەوەش بۆەوەی خوای گەورە تەجروبەیەکە بەسەرمانە ئەهێنێ بۆی ڕەنگە لەمەشە حکمتێکی تیابێ خوای گەورە ئەفەرمی عەسا ئەن تەکرهوا شەیئا وهو خێر لەکم ڕەنگە خێرێکی تیابێ خوای گەورە چاکیکە بۆمان یا ڕەبی مانگی ڕەمەزانە ئەڵڵا خۆشی موسڵمانە ئەڵڵا مانگی خێر و تەقوا و خوێندنی قورئانە زۆرە ئەرەمەکانم لە سیڤەر هەمیش تێپەڕیوە ینی ئەوەی کە توانیومە لە سێ ئەلبوما کۆم کردوتەوە ئەلبوم یەکەم تقریبان حەوت بوو ئەلبوم دووەمش هەر زیاتر بووتر هەنگاو لەگەڵ یاددانە دانێشم تۆمار کردووە تقریبان نەچێتە 30 بەرهەم تۆ بەشیر و نەذیری تۆ سیراج المنیری تۆ خاوەنی تأثيري لحاشر ولا ميدانا يا رسول الله جانا بوني جسمة ريحانة برحمومي رعباني راوشت دبار زوجوانا لقل مهاجرين چون بشاري مدينة لقل مهاجرين چون بشاري مدينة لبيناوي ئەم دینە زۆرت بینی تنگانە یا رسول الله گیانە بۆنی جسمت ڕەیحانە جا پرۆستش وەکی هەفکارێمە فارزی بەحس کرد توژی ئێدی سرودەکە بێژە یعنی ئەس دا بادینی بێژم بەس ڕاستی دەنگێ منەیە هەندێ هەکەداژی سرودەکە بادینیت گەلتەمام بکەم لڤێرێ سڵاوەکە تایبەت ji بۆی سەید محەممەدی پرۆستژی وی دەنگێ خۆشوی هەستا پڕی گریان یا دەستپێکیژی بەحەسکری ئەو یا جەم هەر بسڵمانێکی تایبەتیژیت ڕەمەزانە ئەفسەڵەدا گرتنا دەرگهێن مزگەفتە و حتى کەژی بگرتی بمینن یانژی دەرباسکردنە دەما کەرەنتینێ یعنی ئەف هەمی تشتە پێکوەت یەک هەیڤە ڕەمەزانە پیرۆزدا زێدەتر وڵاتی وەلێکرینە بسڵمان وەلێکرینە زێدەتر هزر حکمەتێت هەیڤە ڕەمەزانە پیرۆزدا بکەن خوب پاراستنێدا بکەن تایبەتیژی دەستخۆشیش بوویوان هونەرمەندا ئەبێن و دەما کەرەنتینەیەژیش بووی خوەکی دەرفەتەگریتی بەرهەمێن زێدەتر بەرهەمی زیاتری پێشکەش کردو چۆن ژڤان ئەویش باسی وی کرد کە ئەمانەوە لە ماڵەوە حکمەتێکی تیابەتە بە لەم مانگی ڕەمەزانە بۆیە مەژەمانێ ئەم شەو باسی حکمەتەکانی ڕۆژوو بکەین بزین پێشتر مناقەشەیەکمان کرد لە بین خۆمانە حکمەتی ڕۆژوو لە مانگەکە یاخود لەو ئەرکانەیە ئەو تاعەت و عیبادەتەیە کە لەو مانگەیە هاتوتە ئاراوە بۆیە مەش بە میوانداری بەڕێز دکتۆر ئیبراهیم سەنگەسەری مامۆستای زانستە ئیسلامیەکان گفتوگۆکە زیاتر دەوڵەمەند دەکەین ساڵ لەبێ و دکتۆر بەخێر هاتخوا لە ئێوە لە دکتۆر تو گەلە بینەران سپاسان ڕەمەزانەتە پیرۆز ڕۆژی نوێژێتە قەبیلی خوا لە هەموو لای قبول بکە ئینشاءالله هەر بژی ئینشاءالله ببێتە دەرگای خێر و بەرەکەت ئەو ڕەمەزانە بۆ دەربازبوونی مسلمانانی کوردستان و جیهان و مرۆڤایەتیش لەو پەتایە و ئینشاءالله ناخۆشەکانی کوردستانیش لەو ماگە ئینشاءالله دەرباز بن بگەینە جەژن
خەموو خەفتمان نەمابێ جا دکتۆر ئەمە ئەمش قورئانە پیرۆز دەست پێ بکەین بڵێ ناف ئاەتێت قورئانە پیرۆزدا بەسا ڕۆژی و ڕۆژیگرتنێ و هەیوا ڕەمەزانی هاتیەکردن بەس ئاشکرا بەسا حکمەتە ڕۆژیگرتنێ و ڕۆژی بینێت بێ هەیوێدا هاتیەکردن یانژی ئەو تشتێکی ڤەشارتیش بووی زانایەت ئاینە ئیسلامی هەی لە هەم پێغەمبەری سڵام سەر بن هەمژی ناف ئاەتێت قورئانیشدا بڵێ بسم الله الرحمن الرحیم سەرەتا سوپاس بۆ ئەو دەرفەتە و سەلامی خوای گەورە لە بینەرانی خۆشەویست مسلمان گرنگە قەناعەت و بیر و باوەڕی وابێت هەر شتێک کە خوا داوای لێ دەکات چ وەکو واجب یعنی پێویستە بیکەین یان وەکو سنەت خیارمان تێدا هەیە هەر حکمێکی شەرعی خەزێنەیەکە لە خەزێنەکانی خوای پەروەردگار بۆ مرۆڤایەتی بۆ ئەو تاکە لێوە و لێوە لە خێر لە بەرەکەت لە خۆشی لە پاراستن لە ناخۆشیەکان چجای ئەو فەرزە یان ئەو حکومەکە داوامان لێ دەکرێت واجب بێت لە ناو واجبەکانیشدا لە پێنجپایەکەی ئیسلام بێت کە شایەتمانە نوێژە زەکاتە حەجە ڕۆژووە لێرەدا ڕۆژوو خۆی دەبینێتەوە لە پێنجپایەکانی ئیسلام هەمومان باوەڕمان هەیە و قەناعەتمان هەیە لە منداڵیوە لە بەرمان کردووە خوای پەروەردگار سوبحانەه وتەعالە لە قورئان هەر لەو ئاەتەی کە داوا لە مسلمانان دەکات و فەرمانیان بە ڕۆژوبوون پێ دەکات حکمەتەکەش بەزەقی خوای پەروەردگار باسی دەکات يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون إيمان داران ڕۆژووتان لەسەر واجب بوو هەروەکو چۆن لەسەر گەلانی تریش مسلمانانی پێشتریش واجب بووە شوێن کەوتانی پێغەمبەرانی تر لعلكم مەبەست لێرەدا حکمەتە مەقسەدە مەغزایە نهێنیە بۆ ئەوەی خۆتان بپارێزن اینجا ئەو خۆپاراستنە یعنی دکتۆر بەس بێری لعلكم بۆچی لعلكم بۆ ئەوەی یعنی واتاکەی یعنی اینجا لە پاش تتەقون یعنی بۆ ئەوەی ئێوە بپارێزرێن یان خۆتان بپارێزن اینجا ئەگەر ئێمە تەقوا یعنی بڵێن تتەقون بە معنای تەقوا بێت یعنی جێبەجێکردنی فەرمانێک بۆ ئەوەی خۆت لە تووڕەبوونی خوا بپارێزی بۆ ئەوەی خۆت لە تووڕەبوونی خوا بپارێزی کەواتە ئەو تتەقونە تەنها ئەوە نییە کە ئێمە خۆمان لە ئاگری دۆزەخ بپارێزین لە قیامەت و لە تووڕەبوونی خوا خۆمان بپارێزین بەڵێ ئەو بەشێکی گەورەیە بەڵام بەشێکی تریشی زۆر گەورە ئەوەیە دیسان خۆمان لە ڕەوشتە ناشیرینەکان بپارێزین خۆمان برازێنینەوە بە ڕەوشتە جوانەکان ئەی کەواتە دکتۆر ئەوەمان بیر بێت کە تەنها ئەمە بۆ برسێتیە بۆی کە هەست بە هەژارەکان بکەین ئەمە حکمەتێکە لە ڕۆژوە چه حکمەتێک تر هەیە ینی لەمەیە کە ئێمە هەست بە برسێتی و هەست بە هەژاری بکەین لەو مانگەیە اینجا زانایان طبعا یعنی گەورەترین ڕاوەکەری قورئان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی زۆردا ینی دەتوانێت بڵێن ڕاوەی ئەو بڕگە لەعلەکم تتەقونەی کردووە یەکێک لەوانە کە خوای گەورە فەرموویەتی وەالصەوم لی یان وەالصیام لی و ئەنا ئەجزی بی یعنی خوا سوبحانەه وتەعالە ڕۆژووی کردۆتە تایبەتمەندیەکی زۆر گەورە لە نێوان بەندە و لە نێوان پەروەرێن سوبحانەه وتەعالە بەو واتایی ڕۆژوو واتایەکی زۆر سەرەکی لە ناو ناخی بەندەدا دەچەسپێنێت کە هەست بکە لەگەڵ خوایەکە بەتەنها من کە نوێژ بکەم بڵێ نیەتم بۆ خوایە ئینشاڵڵا هەمومان بەڵام ڕەنگە منافقێکیش لەگەڵ ئێمە نوێژ بکات مەبەستی خەڵک بێت وایە بەڵام ڕۆژوو کەس نایبینێت حاج پێویستمان بە ئیحرامە پێویستان لە حملەیەکدا ناوی خۆمان بنووسین ناومان لە وەزارەتی ئەوقاف دەرچێت بەڵام ڕۆژوو ئەوانە هیچ شێدانیە هەر کەسە لە شوێنی خۆی نیەت دێنێت بە ڕۆژوو دەبێت قوڵبوونەوەی ناخی هەستکردنی چاودێری خوا بەسەر بەندە ئەوە لە ڕاستیدا یعنی لوتکە یان ناوەڕۆک یان کڕۆکی عیبادەتە اینجا لەگەڵ ئەوەش سوودی تری زۆر یان دەتوانێت بڵێن سوودەکان هەندێکیان پەیوەستە بە کەسی ڕۆژوگەر لە بواری عیبادەت لە بواری خواناسی لە بواری هەستکردن بە چاودێری خوا و لە بواری لە ساغی هەر بۆ کەسەکە هەندێکیشان پەیوەستی بەچە هەیە پەیوەستی بە کۆمەڵگاوە هەیە
پەیوەندی ئەوەی کە ڕۆژ و کاریگەریەک لەسەر من دروست دەکات بۆ ئەوەی من کەسێکی کارە کەسێکی یعنی خەڵک خێرم لێ ببینێت نەک خێرم لێ ببینێت بەڵکو ئەگەر شەڕیشم بۆ هات من فریشتە ئاسا وەڵامیان بدەمەوە بڵێم ئینی صائیم وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیحدا فەرمووی وإن سابه أحد أو شاتمه وفي رواية أو قاتله فليقل إني صائم ئەگەر کەسێک شەڕی لەگەڵ کرد لەگەڵ ڕۆژوان لەگەڵ ڕۆژوگەر یان قسەی بە ڕۆژوگەر گوت یان یەخەی گرت نەکرد پێویستە من شەڕ لەگەڵ خەڵکی نەکەم کە ڕۆژوگرم بەڵکو من ئەگەر شەڕیشم بەرەو ڕووهات لەو کاتەدا من بڵێم ئینی صائیم من لەوەدا فریشتە ئاسام فریشتە ئاسام ئەگەر شەڕیشم بەرامبەر بێت من خێرم بۆ خەڵکی. تمام دکتۆر فێری پرسیارێکە دوی درزت بۆ نمونە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم أو يدبري ما بري إسلامي وقت بروجي بين هرت هيفا رمضان دا بروجي بينا ينجي دمو وقت جدا بينا نا يعني أوا بشوازكي قشتي ديني پیغمبران يكشت لمبادئ وهيلا قشتي كان ده بلام لا تفاصيل جوازي هي قالاني تريش بروجبون قال هبوه يعني هندك شريعة بوا ڕۆژ و گرتنی ئەوان بریتی بۆ لە قسە نەکردن وەکو خوا سبحانه وتعالى لەسەر زمانی مەریەمی پاک دەفەرمێت إني نظرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا من ئەوڕۆ بە ڕۆژوم قسە لەگەڵ کەس ناکەم کەواتە ڕەمەزان تایبەتە بە ئومەتی ئیسلام هەندێک زانایان دەفەرمون وەکو واجبی تەنها واجبە لەسەر ئومەت ئەوانی تر ڕێگایان پێدراوە خۆ پێشەوەی ئیسلام بێت ڕۆژی ڕێگە پێدراوە یعنی بە شتێکی باش زاندراوە ئێستا ئەمەشتی ترمان هەیە مەثەلەن ئێمە دووشەمان و پێنجشەمان شەوالێ و شعبانێ و ئەیام البیض 13 و 14 و 15 کە ئەنی ئەگەر ڕێهەبێت یعنی من تەرکیز لەسەر بواری صحی بکەین کە ئەوڕۆ پزیشکەکان باسی دەکەن دەڵێن چی الصوم المتقطع يعني ڕۆژی پشتران شێوازەکە لە شێوازەکانی ڕێژیمکردن کە ئیسلام وەکو عیبادەتێک حساب مسلمانەکان لەسەر ئەو پرسیارە بۆی لە ڕووی تەندروستیەکە و حکمەتەکانی چۆنە بەڵام خۆی گەورە فەرمێ هەموو کار و کردەوەکانی بڵێن مسلمانان یاخود کەسێک بۆ خۆیەتی تەنها ڕۆژ و گرتن بۆ منە وەکو ئاماژەمان پێکرد یعنی لەوەدا بابەتی نیەت یان ساغ بوونەوە بۆ خوا سبحانه وتعالى یان ساغ بوونەوەی بەندە بۆ خوا سبحانه وتعالى زۆر گەورەیە وەکو گوتم کەس هەستی پێ ناکە بە ڕۆژوو یا بە ڕۆژوونی بەس خۆی دەزانێت دەتوانێت منداڵی خۆی لە دایک و باوکی بشارێتەوە دەتوانێت کەسێک یعنی کەچی ڕۆژوگەر ئەو واتایە بێ ئەوەی هیچ مراقبەیەک و چاودێریەکی لەسەر بێ نە ئاسایشە نە پۆلیسە نە کامیڕایە بەڵکو کامیڕای ئەو کێیە خوا سبحانه وتعالى بە ڕۆژوو دەبێت بۆ ئەوەی هەندێک یعنی زانایان دەفەرمون یعنی خۆپاراستنی ڕۆژی قیامەت یعنی کە دەفەرمێت یعنی ڕۆژی قیامەت خوای گەورە دەفەرمێت ئەو کەسانە ماندوو بوون زۆر باسی ڕۆژوو دەکات وە لە ڕیوایەتێکی تردا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێتی قورئان و ڕۆژوو شەفاعەتکەر و تکاکارین بۆ بەندە لە لای خوای گەورە ڕۆژوگەر دەڵێ چی خوای من ئەو کەسە لەبەر بەهۆی منەوە برسی بوو لە ئاگر لای بدە خوای پەروەردگار دەڵێ منیشەوە لەبەر خاتی تولامدا کەواتە ئەو واتایە واتای یەکلابوونەوە بۆ خوا سبحانه وتعالى دکتۆر یعنی الڤێرێژ بلیوەیەکێک و یعنی ئەم بزانین خودێ چاودێریامەت کرد سەر هەر کارێکیان بکەین تایبەتیژی ڕۆژی گرتنێدا پرسیارەکە دیە گرنگ منەهایی لێ ئەم دێن و کە هەفکارێمە هێمن دەلوولەرگرین کەرکووکێ ئەویژی مامۆستایکی ئاینیە گەل لە بزانین کە ئەو چاوە بەحسە بابەتێن ئاینیت کن ویدەمیدا بەرەف هەفکارێمە چون دیڤڕام درێژێ بدینە بابەتی هێمن ئەفدەمێتە باش ڕەمەزان لە پیرۆز بە تایبەتیژی سێ ڕۆژ ئەزواردکم گەلک پلەسیە دەرباز بن نزانم ڕەمەزان ئەفساڵە ئەزواردکم جداش ڕەمەزانی دەرباز بووی گەلک پلەسیە دەرباز بێت ئەساس بێتکم زانم کال دەفوەل کەرکووکی ئەفساڵە چاوە دەرباز بێ و تو گەلوی مهوانی تایبەتیژی و نیەتە بەحسا چ بابەتێکی بکەنج بووی مەکامژی زانیاری ئەشتە و مامۆستایانی وەرگرین ژوان کاتی ئێوەش باش ڕەمەزانتان لە پیرۆز بێت بێگومان ڕەمەزانی ئەم ساڵ وەکو شار و شارستانی کوردستان و هەموو جیهانیش ڕەمەزانی ئەم ساڵ زۆر جیاوازە قەدەغەی هاتوچۆ هەیە شەقامەکان چۆڵن
چالاکی ئاینی و ملیەکان خەدەغە کراون بۆیە ینی بە تەواوی ڕەمەزانێکی بێدەنگە و هاوڵاتیان بە گشتی و مامۆستایانی ئاینیش نیگەرانن لە بارودۆخەکە بەڵام وەکو بڵین وەزعەکە ناچاریە و ینی پابەندی ڕێنمایەکانی تەندروستی و حکوومەتیش دەبن لە کەرکووکیش بە هەمان شێوە هەمووان ینی هاوکارن بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخەی کە لە کەرکووک دروست بووە. بەڕێز مامۆستا شەماڵم لەگەڵا ئەو ئیمام و خەتیبی مزگەوتی شەهیدانە چەند پرسیارێکی لەکەم سەبارەت بە کەشوهۆی ڕەمەزان هەروەها ئەو بارودۆخەی کە بڵین جیهانی گرتوۆ بە تایبەت کەرکووک مامۆستا گیانگەر بێتە ئێرە ئەم کاتت باش ئێوەی مامۆسایانی ئاینی پێیانتان چییە لە بە تایبەت لەم ڕەمەزانەیە جیاوازی ئەم ڕەمەزانە لەگەڵ ڕەمەزانەکانی پێشوو چییە و سەبارەت بە ڕاگررتنی چالێکی ئاینیەکان ئێوە چیاڵێن پێیانتان چیە لەوبارەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بخيراتني جنابتو كنالكتانا كم دستان خوش بيت خواهی گەورە مانگی ڕەمەزان پیرۆزکە لە هەموو مسلمانان لە جیهان و مسلمانانی عێراق و کوردستان و کەرکووک بە تایبەتی داواکەین لە خوای تەبارەک تەعالا ئەم نەخۆشی و دەرد و بەڵایە لەسەر ڕووی زەوی هەڵبگرێ و ڕەحم بە حاڵی بەندەکانی بکات بە چاوی بەزەیی و سەیرمان بکات. بەڕاستی کەش و هەوای ئەم ساڵ زۆر 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 فەرقی هەیە لەگەڵ ساڵانی پێشوو چونکە مانگی ڕەمەزان واتە مزگەوت و گەرموگوڕی و تەراویح و نۆژ و جەماعەت ئەم ساڵ بەڕاستی بێنازیەکی پێوە دیارە و تۆزێ زۆر یعنی زۆر زۆر قورسە لەسەر شانمان و لە دڵمان هەموو ڕۆژێکمان بە زۆر بە زەحمەتی تێپەڕێ لە ڕەمەزان جگە لە ڕۆژەکانی ترش کە بێ جەماعەتی و بێ جومعی و ئەمانە بەڵام لەگەڵ ئەوەشە لە هەمان کاتە ئەمە نەخۆشیەکی مەترسیە و خەتەرە نەقڵ ئەبێ و معدیە ئەم نەخۆشیە نەک یعنی بەس مزگەوت بەڵکو هەموو شوێنە هەموو جیهانی گردووەتەوە بۆیە ئێستا مزگەوتەکان کە داخراون بە پێی ڕێنمایی تەندروستی و صحی عالەمی لەگەڵ یعنی لە هەموو جیهانە مزگەوتەکان داوا ئەکەین لە خوای تەبارەک تەعالا بە زووترین کات ئەم نەخۆشی و دەرد و بەڵایە لە سەرمان لابەرێ بتوانین مسلمانان بگەڕێنە ناو مزگەوت ئینشاءالله. پەیامت بۆ بەشێک لە مامۆسایانی ئاینی و خەڵکە چێکە زۆر پێداگیری لە کردنەوەی مزگەوتەکانەکەن لە کاتێکە مەترسی نەخۆشەکە ماوە یعنی ئاینی ئیسلام چۆن چارەسەری بۆم حاڵەتە داناوە؟ واللهی وەکو شەرع بۆ معلومی هەموو مامۆستایانە مرۆڤ و بەشەر لای خوای تەبارەک تەعالا لە هەموو شتێ پیرۆزترە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەم نەخۆشیەش مادام ئەسلی هەیە و وجودی هەیە مەترسی هێشتا ماوە خاستن لە عێراق ڕاستە بای خۆی لە چاو جیهانە کەمە بەڵام مەترسی هەر هەیە ئەوە تا لەم یەک دوو ڕۆژە بەرەو زیادبوو نەچێ فبۆیە مامۆستایان زانا و عالم و دانان ئەبێ ئەوە بزانن ئەم نەخۆشیە ئەم منع التەجەول و قەدەغەکردن و ئەمانە دژایەتی و محاربەی مزگەوت نییە چونکە من ئەوە عمرم 44-45 ساڵە هەتا ئێستا یعنی لەخوا بە زیاد بێ ئەوەی کە لە مزگەوتەکانە هەتا ئێستا بە عەلەنی بەو شێوەیە محاربەی مزگەوت نەکرا بلێ دای بخە و نەکرێتەوە و دژایەتی دین بکرێ و بەم شتێوەیە ئەمە شتێکە لەبەر بەرژەوەندی مسلمانانە و لەبەر حیات و سەلامەتی خەڵکە لەبەر ئەوە نییە بلێ محاربە ئەگەر هەر کەسی هەموو مسلمانێک بزانێ ئەمە دژایەتی و محاربەی و ئەمانەیە بەو شێوەیە کەس قبولی ناکە بەڵام ئەمە لەبەر بەرژەوەندی و حیات و ژیانی خۆمانە لزنەی فتوە لە کەرکووک لە هەموو لە کوردستان لە هەموو عالەمی ئیسلامی یەکسەر بڕیاریاندا کە مەترسیەکی زۆر زۆر گەورە هەیە لەسەر ژیانی مسلمانان بچن بۆ نۆژی جەماعەت حتا یەکێ لە عالمەکان فەرمووی ئەگەر بزانی بڕۆی بۆ مزگەوت تووشی ئەو نەخۆشیە دەبی ئەگەر توش بی ئەوە خۆت ئینتیحار کردو. هەمان پاداشتی مزگەوت لە ماڵەوەش هەیە ئێستا لەم حاڵەتەیە بەڵێ ئەو نەخۆشیە کە هەیە وجودی هەیە مادام عزرت هەیە لە ماڵەوە نۆژەکەی جمعە و جەماعەت و تەراویح کە سونەتە و خێرێکی گەلێ گەورەی هەیە لە مزگەوت ئەکرێ بەڵام لەبەر ئەوەی کەوا ئێستا قەدەغێت تەراویحش لە ماڵەکرێ خێری هەمان شێوەی هەیە کە لە ماڵەوە نۆژەکان تەکەی نۆژی جمعە نۆژی جەماعەت نۆژی تەراویح هەمووی عینەن ئەزرت بوو چونکە عزرت هەیە لەبەر ئەوە داوا ئەەکەم لە هەموو مسلمانان پابەندی ڕێنمایەکان بن لەبەر سەلامەتی و لەبەر بەرژەوەندی مسلمانان و حیاتی مسلمان زۆر گەورەترە لە شتی تر. ئەجمعین یاخوا بەخێر بێن خوا مەوفەقتان کرد. شەماڵ بەڵێ هێ من ئەگەر ئەمێ پرسیار لە تۆش بکەم وەکو زانین کەرکووک هەمیشە چەند پلێک گەرماکەی بەرزترە لە پارێزگاکانی دیکە
پلەی گەرما تا چەند کاریگەری هەبووە جگەلەوە کۆڕۆنا زانین بەڵام گەرما ڕەوشەکەی چی لێ کردووە ڕەمەزانی چۆن بەڕێ کردووە خۆت باش بووی لای ڕۆژوگرتنە پرسیارێکی شخصی شان ژمان یەکسەر تووشی مووقیفم کرد نەزۆر ئاسایی هەژە بێگومان کەرکووک ناوچەی گەرمیانە پلەی گەرمی بێگومان چەند پلەیەک جیاوازی هەیە لەگەڵ شارەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی هەستم پێکرد بێ لەم دووسێ ڕۆژەیە ینی کەشەواکە زۆر فێنەکە و ئەو کاریگەرەی نەبوو یاخود ئەو جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ساڵانی پێشووی تر وەکو زانایانی گەردوونی ئاماژەی پێکەن لەوانەیە پەیوەندی بەم قەدەغەی هاتوچۆیە هەبێت کە پلەکانی گەرما هەر بە شێوەیەکی گشتی ڕووی لە دابەزین کردووە لەبەرەوە ژینگەش پاکەوە بووە و سەبارەت بە خۆشم تا ئێستا ئەم دووسێ ڕۆژە وەزعم باش بووە بەڵام لە داهاتوە ئەگەر زۆر گەرم بێ و چۆن لە گەرماکە تەنگمان پێڵچنێ ئەوە ناچارین ینی بیری لە شتێکی تر بکەینەوە لەوانەیە نەتوانین بگرین بەڵێ هاژە دەی ئیشەڵا هێ من هەمیشە جەوەکە بەو شێوەیە بەخۆشیە منێتەوە تا خی گەورە هاوکاری و یارمەتی مسلمانان بە بۆی بتوانن کە باشتر و ڕۆژەکانیان بەڕێ بکەن و بە خێر و خۆشی هێ من جارێ لەگەڵمان بمێنەرەوە ئەچینە لای هاوکارێکی دیکەمان چەکدار لەسەر هەمان پرسە چینە لای بزانین ئایا قەدەغەی هاتوو چۆ داخستنی نەگرێ مژی لە چەکداری جۆن حاضر کە بزانن ئەگەر حاضر بێت چەکدار بزانین لەوێ ڕەوشەکە چۆنە ڕەمەزان لای ئەوان چۆنە چەکدار هێ من وتی ئەم چەند ڕۆژە باش بووم لەگەڵ ڕۆژوە ئەی تۆ چۆنی بەێ دەمێن گۆ باش بیت وڵی باشە جارێ هێشتا دەوام گەلک ینی بێژن تند نەبووە ڕەوشەمە باشە ڕەوشە دهۆکێ باشە یعنی سەرڕاوێ چەندێک و بریارجە عالیە حکوومەتە هەرێما کوردستانê ve hatiye dan ku deriyên mizgefta bihêne girtin ve dîsan jî xelek pêtiviya pabendî biryarên wezareta saxlemiyê bin ve jûrên operasyonal parêzgeha lê ya min vê bêjim yanî ev ye ku deriyên mizgeftan û ket girtîne aya xelek çi biket çawa taetê xwe zikrê xwe divê mehê da ku heyva remezanê da ye yanî çawa malên xwe bişên ewar ku li mizgeftê bihête kirin المالت خوش دا بکن به بسیارش برس مال احسان ریکانی که کو یک ج مامستاین آینین دیارن کردستان سیدا زور سپاس بوده تا وقت خود دایمه درنگی شبه سیدا اگر یعنی بما بحث بکی جبر کرونای بریار هات یدان کو درین مزگفتا بهنه کنن خلق چه بکه تجریه شرعی و چه بیجن مناسک شرعی هيا کو ام بحث بکن خلق چه سره دریه بکن بسم الله الرحمن الرحیم الدستپی کتاب ریا تلویزیون هوا کردستان 24 پیروزباهی هل کفتا هاتنای با رمضان التوایا بسلمان جهان بگشتی دکین و بسلمان کردستان جد کینه و وش خدای مزن دخازین غازی خدای مزن دکین و بجنی یا ربی اف هی با رمضان ببیت فاتحة الخیر بو سرکفتنا السروی ایشا هنه ایشا کرونا و سر همی قیرانا هم بو ملت ما هم بو همی دنیای دا مروفاتیه الوان گرفته و ون خوشیا قرطال ببنبه سبارت مزگفت و مالت خود تعالی هر چند راسته ابرو که مسلمان ما خلق ما زور دلگرانه و هسته که اکجار نخوشه و بچابین رندگ و دم تماشای مزگفتت کن و مزگفتت بینن و نشین بچنت ناف مزگفت دا عبادت خوب کنه با بله ابجی هل جبو هنده بو ساخلمی آوی خلکی بو هنده پاراستن آوی خلکی اف چده اف بریاره هات یادانان و اف بریاره جی نل دست حالات وزارت اوقاف دانه و نل دست حالات پرلمان کردستان دانه بلکی اف هنه بین تبل سر ویل جنا بالایا کو برهنگاربونا ایشا کرونا الهرم کردستان و بار بتر بگیره دای وزارت تندرستی و وزارت تندرستی وکی دیتی فردیتی با که درگه دوام مزگفتا بنا گرتن و جهن همی عبادت و همی ادیانا بنا گرتن جبو هندی بویا خلق پاراستی بیتن چون که کرن بین تماشا بکین رحم مروفي جلك مسطرة الدفر بالعالميني المزقفتي والعبادات المزقفتي شنكي هر دينك هاتبيتن يهاتي خدمتهم مروفاتية بكتبه ما دام دين هاتيه خدمت
خدمت مروواتی بکد فإنسان نفس مروی گلک ماستر الوی چنده دا جبر هنده کو وزارت تندرستی بیشتن گلک تکلیت مزگفت دا چید بیتن و او تکلیه هنه نخواست هکر انسان توش ببیتن شیتم ده کسا توش کتبه بروی چنده ابروکه ام بر خوب دینه درگه مزگفتا گرتینه راسته چه بکین و خلق ما چه بکد اول پیغمبر خدا علیه الصلاة والسلام دم مزگینیت دتبه امتا خود بیشتن رب العالمین نعمتکش نعمتت خو دامن ندا یان تشتكي دائما ندى پیغمبر بري من او جي ابي وجعلت الارض مسجدا وطهورا هر جهه كتو نفيجي لبك او جهه نفيجي او جهه عبادتها ابروكها كرم مزقفت نبيتو تراويحته بكي امشين بيجين ام زفرنا سر اصلي بالتراويح هندا چونكي هكر ببري خود سر دم پیغمبر عليه الصلاه والسلام جاره كان دو جاره پیغمبري تراويح برا بسلمان كرين بشتينجي هر ايك المال خود تراويح كرينه به هر ايك الجهه خود كريم ايوم اوي چ جهنبن ومسافر ويا شو مزقفت كرينه حتى وقت ابو بكر الصديق جدا نويا بجماعات المزقفت بين كرين سردم عمر كوري خطاب دميديتي هر ايك جدا تراويح كتن اوي قلت ابن جوانترا كو امام كبيتون امامتي بكنبه ابروك جره كدي تري اف اشاني نك جوره ايكيه كو درگن مزقفت بين گتن اگر تو ميجو اسلام دا بر خوب داي ميجو مرواتي بر خوب داي هر سردم عمر كوري خطاب حتى جهت نوكاجي بلكي بدها جره درگه مزقفت حتى الحرم بيروز مكه ومدينه هاتينا گتن بر گله جره بر ايش علتا گله جره بر هندك مسائل دي تري هاتينا گتن ابروكاجي درگه راست هات نگتن بله باشترین دلیوه بو ما خلق بسلمان ام مالت خوب کین مزگفت ام عیال خوب فیری مزگفت من ده بکین خزانه خو مال خو همیا بینید گل خو امامتی بو بکابه نویجی بو بکابه تراویح گل بکابه بتر رفتاری نشا بدای و گل برین نخاربه یعنی مالت ما تشين ببنا مزجات مالت ما شكتي داني نمشي مالت خوب كينا مزجات هريك شمت قال خزانه وحيال خو وطامك يا جوان الفي عبادته هني يجي ببينا صح جبان وكو بيجين السيدة يجي بحث جي كريم كوتشين راست درين مزجفتات جرتينا راست اسبروكا چوما بازاري در مزجفتا مازنا جرتي بو كوب هميش جي خدا من نديت يا دريوي جرتي لتشين مالت ما تشين يعني بسرمان شين مالن خو بکنه مزگفت بخو زیدتر او نامه یا اسلام پیهاتی تمالا خدا بگهینم بله سپاس بۆ هاوکارمان چەکدار لە پارێزگای دوهۆکەوە لەگەڵ مابوو سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەشت بێگومان مامۆستایانی ئاینی لەم بارودۆخەیە ژوان ڕۆڵێکی زۆر باشیان گێڕا ئینشاءالله دەبرەوەی کە هاوڵاتیان زۆر گوێگری مامۆستایانی ئاینین بەس بجالوێرێ من گازندە کاشتێکداری و هێ منیژی هەیە خودش بە هەردوو کارڕازی مامۆستای ئاینی مێ هەی پشکاشیر بوویە بەحسا مەسەلە ئاینی بکەتەوە تایبەتیژی گرنگی هەیڤا ڕەمەزانی بۆ جارێت بێ زێدەتر بەحسا ڕەوشە خەلکی بکەن بازاری مڤیا بێژمەتە کاتڕشی شەربەت تاڕاش چاوات هاتی نەفرۆتن لێ بلا بوو شەوا بێت بە چەکدار زۆر سپاس بۆتە پاشی وا خێر و بەرەکەت بێت ئێمامۆستا دکتۆر زۆر دەخوازە لێ بووینەتین هەر ئاخفنا خێریە مەڤیا زێدەتر بێرێ ئەم بەحسا مژارە ئاینی بکەین ئەم بەحسا vê mijarê bikîn dergehê mizgeftat girtîne ji aliyê kedîn ve yani Xwedê û Pêxemberî sallallahu aleyhi ve sellem ev giringiye daye heyva Remezana pîroz baş e eger Xwedê divêt em hind perestinawî bikîn û şefnivê jat mizgefta da bikîn û Remezanê me mizgefta da bên derbaskirin taybetî Pêxemberî sallallahu aleyhi ve sellem yani 10 rojê dimayekî her mizgeftê da derbaskrîne hikmet çi ye madem Xudayê mezin ev giringiye daye heyva Remezana pîroz lê vayrosek biya bala serê me yani ev dergehet girtîne Mekke, Medine ev cihê pîrozê Musulmanat girtîne çi kes nivêja têda nake terawîh awayekî yani çend mirovê kêm têda dikin. Hikmeta vê meseleyê çi yani hindek dijî hevin yani. Wallahi yani serdemekî xembar e Remezanekî pir xem e înşaallah bes bi roj û bi zikrî Musulmanan xweyan bu babeteva bihêztir dikin. بەڵاکان خوا سبحانه وتعالى دەفەرمێت وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير يعني هەر بەڵایەک بەسەرتان بێت ئەوە بەرهەمی دەستی مرۆڤە خەڵک دەیدروێتەوە خۆخوا ولو يؤاخذ الله الناس بما كسبوا ما ترك عليها على ظهرها من دابة خۆ ئەگەر خوا لەسەر هەموو تاوانێک لە پێچینەوەی کرد با کەس نەدەما بەڵام بۆ کاتێکی تر تەرخانیان دەکات لە ڕاستیدا
ئێمە ئەگەر فێر لە خۆمان نەکەین بله مسلمان غەیرە مسلمان زانای ئاینی حکوومەت بازرگانەکان یاری زانەکان زان کۆکان پێویستە هەر هەمومان فعلەن ئەو کۆڕۆنایە ببێتە مامۆستایەک وا بکەین بە خۆماندا بچینەوە ئەوڕۆ زەوی ئەگەر بڵێین یعنی فعلەن چونکە ئێمە لە زەوی دروستکراوین دەڵێ دایکی مرۆڤایەتیە من لە زەوی بابە گەورەم دروستکراوە هەست پێ دەکەین ئەوڕۆ دایکی مرۆڤ کە زەویە لە مرۆڤەکانی ئەو سەردەمەرد لە ڕاستیدا تۆڕەیە باشە بەسی ئەم ماستر بەحسب حاشەوە لێلایەنی ئەم پشین بژین خودێژیشمە تۆڕە بیەش بەر هەندێ بەڵایکەوە سەب سەرمەدەینە تایبەتیژت هەیڤ ڕەمەزانەدا یعنی جهێت پیرۆست گرتینە بەڵێ لە کۆتاییدا مرۆڤەکانن دەتوانن گۆڕانکاری بەدەستی خۆیان دابێنن لەعلەهم یەرجعون من وا دەزانم ئەوڕۆ زروف زۆر لەبارە نەک لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی مرۆڤایەتی کە بێن دابنیشن ئایا فعلەن ئێمە مافی ژیانمان لەسەر زەوی داوە ئایا فعلەن من وەکو مامۆستایەک لە زانکۆ ئایا فعلەن من وەکو وتار بێژێک حەقی ئەو من بەرەم دەدایان نا بۆیە خوای پەروەردگار دەرگاکەی لە من داخست ئایا من نوێژکەرێکی کە نوێژم کردووە هاتوومە دەر لەگەڵ خانەوادەکەم لەگەڵ باوکو دایکم لەگەڵ دراوسێم لەسەر ڕێگا کە بە سیارەدا ڕۆیشتم ئایا من مافی ئەوانەم داوە بازرگانەکان یان ئابووری جیهانی کە ئەوڕۆ لە بەرامبەر گەورەترین تەحەدی خۆی دەبینێتەوە ئایا جێ ئەوە نییە پرسیارێک بکرێت ڕێکخراوی فاو لە 2013 من بۆ خۆم بە دوواداچوونم بۆ ئەو ژمارە کرد 150 بەرووبوومی خۆراک پێش ئەوەی بگاتە مارکێتەکان دەخرێتە ناو بەحر بۆ ئەوەی بازاری ئەو بازرگانە نەشکێت لە کاتێکدا لە هەموو ڕۆژێکدا هەزارەها کەس لە ئەفریقیا لە برسان دەمرێت یعنی بەداخەوە هەندێک ئەگەر ڕێگان بدەیت بەداخەوە هەندێک خەڵکی ڕۆشنبیر وا هەرسیان ینی وا زۆریان لە خەڵک کرد نابێ باسی ئەوە بکرێ وەڵە ئەوە سزایەکە سزا گەورەی هەیە و بچووکی هەیە بەڵام من لە ڕاستیدا لەوەتی ئەو پەتایە بووە دەڵێم یا ڕەبی ئیجعل هذا الوباء موعظة وذكرى للعالمين پەروەرێنە ئەو بەڵایە بکە مامۆستا بکەوە وەبیرخەری مرۆڤایەتی یعنی لە کاتێکدا خوای پەروەردگار بە باوکمان نوحی گوت باوکی دووەمی مرۆڤایەتی فەرمووی اهبط بسلام منا وبركات عليك ببركة بآشتيه ورسر زوي بلام لبري أوي خلق بي آقاي لهجاران بيت شبه سوريا كرا شبه هلب جكرا شبه بورما كرا دكتور فيدولفيري ما بس يعني أوانا هموي جيغاي أوي إما بخوما دابشينا دكتور برينو كا ما بحثان ديكر خودي تشوف دي ريومات كت وخودي جرينج يك دا هيفا رمضان للفي جاري أم توشي في بلاي بينا خودی وی تشتی بیرامت اینش بلین دیکوان بیشین خودی چاف دریامت که تو خودی وی جنگه پارزد و خودی وی ترس قیمت تو خودی وی ما پارزد اوه ما فری هندیت کتاب حکمت تیدا کویت امجی چاف دریا خوب کیم پراستی بگمان و من واضح زنم بین سرخوش امی عالیه کیه دکتور واتب هواک اما بیر هنانه وکی بو او همون نعمتی لبر دست ما نابو لقل یا سپاس گزار نبو جا هر کسیک من واضح زنم هر کسیک لدلوه لناخوه لهزروه تعاملێکی ڕۆحی لەگەڵ کۆڕۆنا نەکرد بێ لە ڕاستیدا دۆڕاوە لە بابەتەکەدا ئەو ساڵ ناو ڕەسیفەکانی ناو هەولێر گوڵ سەری هێنا بۆ دەر لە کاتێکدا پار سەیرانکەرەکان گوڵی بەردەم کانیەکانیان بە پێ خۆیان دەشێلە حاشاکم دایبیان بەجێ دێشت ئەی ئەوە ینی ئەوە چی پێمان دەڵێت یعنی بەداخەوە من زۆر جار لە وتارەکانیش گوتومانە مەمنونتان دەبین کە دەچن بۆ گەشت و سەیران بۆ دەرەوەی وڵات سێلفی خۆتان بڵاو مەکەنەوە چونکە کوڕە هەژارێکەیە بەداخەوەیە جارێک لە ڕاپەڕین جارێک لە سۆران جارێک لە هەڵەبجە بگاتە هەولێر بەڵام ئەو سێلفی خۆی بڵاو دەکردەوە ئەوڕۆ لە بەرلینە ئەوڕۆ لە مەدریدە ئەوڕۆ لە تورکیایە وەکو خوای پەروەردگار بڵێت دە هەمووتان بیخۆ نابێت کەستان لە ماڵەوە بچنە دەر ئەوەی کە باوکێک بەشانی خۆی پارەیەکی زۆری پەیدا دەکرد کوڕەکەی زۆری بۆ دەهێنا سیارەیەکی ڕاقی دەدا بەردەست
اینجا ئەو کوڕە نیعمەتی ڕێگاوبان، نیعمەتی ئاسایش، نیعمەتی ئەو سیارە لە کاتێکدا زۆر خەڵکی گەورە، خەڵکی کارامە، یعنی نووسەر ناتوانانی سواری پاسکیلێکش بێ لە وڵاتانی. یعنی حکمەتێت ڕۆژی گرتنێ سەردەمەوە کۆڕۆنای پڕاستیژی فیسەد بینە ئەگەر بێگومان یعنی بۆیە من وا دەزانم لە ڕاستیدا لەگەڵ کۆڕۆنا ئێستا یعنی چی کرد؟ کۆڕۆنا بە ئێمە دەڵێت وریابن مرۆڤەکان، مقدەسترین شت لە لای خوای گەورە لەسەر زەوی مرۆڤە. خوا شکۆی بۆ ئەو مرۆڤەدانەوە، ئەگەر شکۆی مرۆڤ شکا ئەو کاتە خوا تووڕە دەبێت هەموو شتەکانی تر دەوەستێنرێت. یەکێک لەو بازرگانیانەی کە زۆر ڕەواجی هەبوو لە عێراق، لە کوردستان، لە وڵاتانی تر بازرگانیکردن بە ئەندامەکانی لەشی مرۆڤ. کوڕە هەژارێک دێ کلیەکەی خۆی دەفرۆشێت 2 ملیۆنی پێدەدرێ، بەڵام 12 ملیۆنەکە بۆ بازرگانێکی مشەخۆر. ئەوە تووڕەبوونی خوانە بێت چییە؟ بۆ ئێمە چاوی خۆمان ببەستین، نەڵێن ئەوە تەعاملێکی ڕوحی لەگەڵ ئەو بابەتە بکەین. باشە دوکتۆر بێجگە لە سەردەمی کۆرۆنا هێنایە ئاراوە لە مانگی ڕەمەزانی شانە بوو، ینی ئامانگی ڕەمەزان حکمەتەکەی لەوەیە بوو بەس سوپاسگوزاری ئەو نیعمەتە بین لە بەردەستمانایە یاخود ینی هەر ئەرکێکی ئاینی بوو یاخود ئەو شتانەی دیکەش بوو کە ئێستا کۆرۆناش هێنایەتی ئاراوە ئەرکێکی مرۆییشە لەگەڵ یا لە مانگی ڕەمەزانە، بەڵام مسلمانان یاخود بەگشتی خەڵک لە مانگی ڕەمەزانە ئەو حکمەتەشیان لەبیر کرده بوو. اینجا بەداخەوە ینی خۆی قاعیدەیەکەیە، يعني خواد فرمد واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. أجر ستم أو أن الزور بو هاتدر أو كاتتروشك بيك أو دستيت للا إخوة بيتا وأنا كان بلان بيبرز بوا ستم كاركانيش سزاي خوان ورقتوا. إنجا روجو يكك لوشتاني كا درز بمسلمان ضلت من كاتك كوا برسيم دەوڵەمەندم دوێنێ هەستم بە برسایەتی دراوسێکم نەکردووە، هەستم بە برسایەتی ئەو کوڕە هەژارە ئەفریقیە نەکردووە کە لە برسان دەمرێت، هەستم بەو هاو نیشتیمان و خەڵکی هەولێرە نەکردووە کەی گوتوویەتی من مانگێکە گۆژ نەهاتوتە دەمی ئێمە. ئەوە گەورەترین دەرسە، یانی ئەوە واتا گەورەکانە کە خوا پێمان دەفەرمێ. یەکەم چاودێری و ڕقابەتی خوا سبحانه وتعالى، ئەو ڕقابەت و چاودێریە وام لێ بکات فعلا دڵم نەرم بێتەوە بەرامبەر کێ؟ بەرامبەر هەژاران. لا يؤمن أحدكم بات شبعان وجاره جائع. میوە ئیمانی کەسێکتان تەواو نابێت ئەگەر دراوسێکەی برسی بێت و بۆ خۆشی بەتیری بخەوێت. بەداخەوە هەتا پێش کۆڕۆنا نازانم لە دوای کۆڕۆنا چ دەبێت، نازانین ئابووری مرۆڤایەتی بەرەو چی دەڕوات، نازانین وەزعی و عێراق و کوردستان بەرەو چ دەڕوات. ئینشاءالله من وا دەزانم ئێستا هەموو دەروونەکان لەبارن، مامۆسایانی زە ئاینی خەڵکی هەمومان فعلا نەچوینە مزگەوت دڵ بەخەمین خوێن لە جەرگمان بێت، بەڵام وەڵڵاهی پێویستە لە کونجی ماڵەکانمان دابنیشین، ئەشک و فرمێسک لە چاومان بێتە خوار، بڵێن یا ئەڵڵا بەڵایەکمان بەسەر مێنە لە ئێمە گەورەتر بێت. یا ئەڵڵا کە من تاوانبارم، منداڵێکی شیرەخۆر تاوانبار نییە، یا ئەڵڵا کە من تاوانبارم پیرە مێردێک تاوانی نییە، بۆ خاتری ئەوانە یان هەر کەسێکمان وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم چیرۆکی سێ کەسەکەی کەوا لە ئەشکەوت گیریان خواردبوو، هەر کەسە گوتیان باشترین کردەوە بیری خۆی بێنێتەوە بیکاتە تکاکار و شەفاعەتکار. من وا دەزانم ئەو ڕەمەزانە کاتی ئەوەیە. ڕاستیژی وەکی دکتۆری بەحەزکردی دکتۆر، یعنی ڕاستیژیش vê دەقەیت vê her kesek لای خوبە دەست پێ بکرد، هەر کەسەمان وەختە چوو ماڵە لە قوشبنی ماڵمان دابنیشی یەکەم بڵێن یا ئەڵڵا من تاوانبارم، خوایە کە من تاوانبارم بەهۆی منەوە عەزابی ئەو خەڵکەمەدا ڤەگەڕیۆنێک. ئەوە یەک. دوو، بیر بکەمەوە چ کردەوەیەکم لە بەینی خۆم و خوا، لە بەینی خۆم و دایک و باوکم، لە بەینی خۆم و هەژارەکان، لە بەینی خۆم و قوتابیەکان کام کردەوەم هەست پێ دەکەم زۆر زۆر ناوازەیە بەس لەبەر خوا کردومە، بڵێم یا ئەڵڵا فلان کاتە و فلان سەعاتەکە کردم بەس لەبەر خاتری تو بوو، یا ئەڵڵا ئەو بەردەگەورەی بەردەرگای مرۆڤایەتی کردو بە تایبەتی لە عێراق و بە تایبەتی لە کوردستان دەرگامە لێ بکەوە ئینشاءالله. لەگەڵ ئەوەش،  ،                                                                                                               وا دەزانم یعنی
تۆزێک لە ئاه و یعنی ناڕەحەتی خۆم دەرخست ڕاستە گرێدەی حکمەتت ئەو خوێنەی لە جەرگمان دێ بە تایبەتی ئەو وەزعی ڕوبەڕوومان دەبێتەوە یعنی تۆزێکم دەرخست بەڵام لە هەمان کاتیشدا من وا دەزانم لە پاش تاریکە شەو کە چاو نابینێ ئەو جا بەرە بەیان دێت من ئومێدم زۆر بەو خوایە هەیە کە مافی بە مندا بژیم کەوا ڕۆزی منی داو لە ناو زیکی داکمدا بوو من منداڵ بووم و خوای پەروەردگار ئاگای لە من بوو خوای پەروەردگار ڕێگای بە کلەکانی مندا ڕۆژانە 200 لیتر پاکەنەوە خوای پەروەردگار فەرمانی بەدڵی من کرد لێ بدات هەر لە دەرگای ڕەحمەت و سۆز و ڕەزاقیەتی خوا دەدەین کە دەرگامە لێ بکات ئومێدمان زۆرە بەڵام لەگەڵ ئەوەش گەمەمان بەو تاوانە نێت کەوا لەسەر مرۆڤایەتی ناعەدالەتی ئیهانەکردی مرۆڤ و ئیسراف و زیادەڕەوی دکتۆر vêca تایبەت ئەم بەحسا هەیڤا ڕەمەزانê بکەین باشە هەیڤا ڕەمەزانê یا پیرۆزەش بەر هەندێ بویەرێت پیرۆز تێدا چەبینە بۆ نمونە سەرکەفتنێت ئیسلامê زێدەتر هەیڤا ڕەمەزانێدا بینە هاتنا خارە قورئانا پیرۆز ئەسمانی بۆ سەر عەردیت هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا بووە یان jî ev bûyerێت pîrûz ev rodanên pîrûz wekiriye heyva remezana pîrûz ev pîrûziye û qudsiyete li dev xwedê hevit یەکەم خوای پەروەردگارە خاوەنی من و خاوەنی ئاسمانەکان و خاوەنی پەیامەکانی خۆی و یە خاوەنی پێغەمبەران و خاوەنی ڕووداوەکان هەر خوای پەروەردگارە فەزڵ دەدا بە شتێک فەزڵ نادا بە شتێکی تر ئەوە یەک ڕەمەزان فعلا مانگێکی پیرۆزە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن ئەو جار ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر کەواتە قەدریش لە مانگی ڕەمەزاندا بووە هەندێک ڕیوایەتەیە کە دەفەرمێت تەورات زەبور صحفی ئیبراهیم و قورئانیش و ئینجیلیش هەمویان لەو مانگە پیرۆزدا هاتووەتە خوار ئەمە وای کردووە کە مانگی ڕەمەزان پیرۆز بێت بەڵێ بۆیە موسڵمان یادەوەریەکی زۆر شیرینی هەیە لەگەڵ قورئان لەگەڵ ڕەمەزان لەگەڵ ڕەمەزان و لەگەڵ قورئان بۆیەش پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم القرآن ورمضان يشفعان للعبد يوم القيامة چونکە ئەو دوانە مناسبەیان لەگەڵ یەکەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی ئیبن عباس کە صحیحە فەرمووی مانگانە ساڵانە جبریل عليه الصلاة والسلام لە مانگی ڕەمەزان دێت قورئانم لەگەڵ دەور دەکاتەوە ساڵی کۆتایی بە فاتیمەی کچی فەرموو سەیدە فاتیمە ڕەزای خوا لێ بێ کچم ئەو ساڵ جبرائیل دوو جار قورئانی لەگەڵ من دووبارە کردەوە وا دەزانم ئەجەلم نزیک بووە کەواتە موسڵمان یادەوەریەکی زۆر شیرینی هەیە لەو مانگە ئەو مانگە بوو وای کرد کەوا من بە باشترین ڕێگەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیوەندیم ببەستێ بە ئاسمانەوە و هەر ئەو مانگەش بوو منیش ببمە ئومەتی قورئانی پیرۆز بۆیەش ئیمانداران لەو مانگەدا ئەسپی خۆیان تاو دەدەن بە نوێشکردن بە عیبادەتکردن بە بەخشینی ماڵ و بە لێبوردنی یەکتری کەواتایە کە ئێمە زۆر فەرامۆشمان کردو عەفوم کە بەڵێ ببوورە دکتۆر لە قسەکان تا باسیەوە کرد کە ئێمە لە بیرمان کرد و تاو سوپاسگوزاری هەموو شتانە بین بۆ نمونە مزگەوتەکان خەڵک بە پێی پێویستنەی ئەپاراست وەکو ماڵی خۆی نەی ئەبینی کە بچێتەوێت چۆن خزمەتی خۆیەکە ئەمانە هەمووی حکمەتی ڕەمەزان بوو کە باستێ کرد و لەگەڵیشە پێویستەکە مسلمان چەندێ سوپاسگوزار بێ لەگەڵەوەشا بینە سەر لایەنە تەندروستیەکەی مانگی ڕەمەزان چه حکمەتێکی تیا لەسەر جەستە و پاکبوونەوەی تەندروستی کە زۆرێک لە پسپۆڕان و پزیشکانی هەتا غێرە مسلمانیش ئەمریکا ئەوروپا باز لەواکەن کە زۆرێک لە نەخۆشەکانیان لە ڕێگەی ڕۆژ و گرتنەوە جەستیان ساغ بۆتەوە تەندروستێکی باشیان هەبووە لە سەرەتا باسمان کرد کە خوای گەورە هەر واجبێکی لەسەرماندانە ئەو واجبە خەزێنەیەکە لە خەزێنەکانی سوود بۆ ئەو مرۆڤە لە دنیا پێش دو ڕۆژ یەکێک لەو سوودانەی کە مرۆڤ لە ڕۆژوودا بینیوێتی بریتە لە چی بریتە لە شاغی و لە شاغی کە ئێمە دەڵێن ڕێکارە ئاینیەکان وا دەکا من لە شاغ بم هەتا پاریش ڕەنگە خەڵک گوتپای پرسیارێک بکەن بەس لە مەسەلەی کۆڕۆنا دەرکەوت خوای پەروەردگار سیستەمێک دادەنێ بە حکوومەت دەڵێ پێویستە ئەو سیستەمە جێبەجێ بکەی سوێندت خواردووە خزمەتی گەلو نیشتیمانی خۆ بکە ئەوە یەک بەڵام پێش ئەوەی من سیستەمی حکوومەتم بەسەردا جێبەجێ بکرێ من کەسێکم لە دایک و باوکێک بووم کەوا بە حەڵاڵی گەشتم بە یەکتری دایکێک کەوا هەمیشە بە حەڵاڵی خۆششتووە شیرێکی حەڵاڵ
و سەربڕاوی حرامم نەخواردووە وە شتەکانمان کە خوارە بسم اللهمان لێ کردووە بۆیەش گەلانی مسلمان پارێزراوتر بوون لە کۆڕۆنا ئەلحەمدولله کوردستان سەربەرزە لەو بابەتە کەمترین زەرەرمان کرد و ئینشاء الله بە کەمترین زەرەریش لە بوارە ئابوووریەکەش من داوا لە هەموو کەس دەکەم یعنی ئەو دوو ڕۆژە لە ڕاستیدا یعنی میدیا سوۆسیال میدیا بەتایبەتی یعنی هەمیشە قین و ڕقی لێ دەبارێت لە کاتێکدا ئێمە لە ڕەمەزانی پێویستە چ حکوومەت چ کۆمەڵگا باوەش بە یەکدا بکەینەوە وریابین چونکە خوا دەفەرمێ وەلا تەنازعوا فتەفشلوا وتذهب ريحكم ڕک بە ڕک لەگەڵ یەک مەوەستن چونکە هەیبەتتان لا خەڵک نامێنێ و فەشەلیش دێنن ئینشاء الله ناگاتەوە ئاست ئەجا ڕۆژوو سوودێکی زۆری هەیە لەوەی کەوا من یعنی داوای لێ برن دەکەم من پێم خۆشە ڕۆژێک پزیشکێکی بەڕێز دەعوت بکەن ئەو بابەتە لەگەڵی باسمان ئەم ڕۆژ میوانمانە بێت دکتۆر من ئەوڕۆ چەند توێژینەوەکم خوێندەوە توێژینەوەیکی ئەڵمانی و توێژینەوەی تریانی من داوا لە گوێگران دەکەم لە ڕێگای تأثير الصيام على الصحة يعني الصيام طبيا يعني بنسن الصوم المتقطع وصوم رمضان شتي باشيان بودي بويا دكتورة كان طالين لبواري في شاري خوين لبواري نجاد بون لو جهراني كان ناولا شيء ما هي لتوانوي أو تشوري زيادة كوا مروف هلي قرتوها لسركوتن بالتهاب مفاصيل أوانا وحتى ريقرتن لهندك نخوشي دريشخان والشير بنجا أوانا وزوري تريشي كدالين خواي پروردگار لرقاي روج رمضان لا شيء كي جوان بويس فرموديك دالين قصي لسر صحيح يا صحيح نيا بلا ما تاكي دروستا صوموا تصحوا بروجوبن بويا أواني كوا ريجيم بخلكي دا كان لأوروبا ولا روش آوا اشتكي بيدقوتي الصوم المتقطع خۆگرتنەوەی چی ینی فاستینگی ینی پشر ینی باشترین دەڵێن ئەوەیە 14 ساعاتێک خۆی بگرێتەوە هیچ نەخوا وا دەکا ئەو لاشە چی بێت ئەو لاشە چ چالاک بێت فعلا مسلمان چ بە واجبی لە مانگی ڕەمەزان بەڵام لە غەیری واجبیش سێزدە و چواردە و 15 ئەیام البیض هەموو مانگێکی هیجری لەگەڵ دووشەمان و پێنجشەمان وا دەکا ئەو مرۆڤ لاشێکی سەلامەت و خاوێن هەمی تەندروست باش من دکتۆر ئەز خودێ ڕسقێت دەستێ خودێدا ئەو دێتە هەر کەسێوی بێت هەر کەسوی وێژی دێژی وەرگێت بەس ئەس حکمەتەکە دیات ڕەمەزانێدا بەحەز بکەم ئەوژی هەر گرێدای ڕۆژی گرتنێ و ڕۆژی گرتنە ئینسانی مسلمان پێ تەمامەت ئەوژی دانا فتر و زەکاتایە باشە هەر خودێ نینە ڕسقی دت بۆچی کەس یعنی پارێ خۆ بدنە هەفتوو و پارێ خۆ کێم بکەن و سەر هەفتوو دابشکن چه حکمەتێک وێدایە بۆچ هەر خودێ وێ ڕسقی دابش ناکرد سەر هەمیە یەکسانی دەڵێن لە شوێنێکیان پرسی گوتیان ئەو مەڕانە ئیکێن گوتی خوای گەورن لە دەستی مندایە پێناسەیەکی کورت و پوختی سەروەت و سامانی کرد لەسەر زەوی من بڕوانامەیەکم هەیە من لە شێکم ساغا من دەوڵەمەندم هەمووی عەتا و بەخششی خوایە داویەتە بەدەستی من بۆ ئەوەی من بزانم ئایا من کەسێکی ئەمیندارم یان نە لە کۆتاییدا ژیان تاقیکردنەوەیە الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا بزانین کامەتان ئیشی باش دەکەن ئەوەی کە هەژارە تاقی کراوەتەوە ئایا خۆی لە هەژاریدا ڕادەگرێت یان نە ئەوەی کە دەوڵەمەندە تاقی کراوەتەوە ئایا لە دەوڵەمەندیدا ماڵ لە دەستیدا یان لە دڵیدایە خوای پەروەردگار لە ڕەمەزاندا مسلمانان لە کۆتاییدا ڕەمەزان خولێکی چڕ و پڕ وەڕاهێنانێکی چڕ و پڕە لەسەر هەموو ڕەوشتە بەرزەکان یەکێک لەو ڕەوشتانە ڕەوشتی بەخشین خوا دەفەرمێت مەرج نییە من قەرزدار بم مەرج نییە من نەمبێت مادام زیاد لە بژێوی شەو و ڕۆژی جەژنم هەیە بەواجبی دەبێت جارێک خۆت ڕابێنی لە ساڵێکدا ماڵ بەبەخشی بە هەژار یانێ پەمی بگشتی هەر تشتێک ژەنە مسلمانیدا تاقیکردنەوەیە ئەجا لێرەدا ئەگەر ئەو دڵ و دەروونەی بە ڕۆژوو بوون ئەوەندە عیبادەتکردن نەجوڵێ بەرامبەر هەژاران و ماڵ پارەمان لە ماڵەوە کەڵەکەدا بوو بێت واللهی دەبێت بترسین خوای پەروەردگار ئەو ماڵەمان لە دەست دەربێنێت
دکتۆر زۆر سپاس بێگومان حکمەتەکانی مانگی ڕەمەزان ئەوەندە زۆر و پیرۆز و جوانەکە بە چەندین بەرنامە تاو نابێ و بیری بێنینەوە شڵەمە مەجلسش دەربەژی هاون زیاتران ئینشاءالله زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم سەنگەسەری زۆر سپاس بۆ بەڕێستان بۆی کە میوەنداریەکەی ئێمە سەرکەوتتان کات بەرەکەدار ئینشاءالله دەرگای خوای گەورە داوا دەکەم لە کۆتاییدا لەو کاتە پیرۆزەکە ئینشاءالله کۆتاییشەوە و دوعاکان قبوڵە خوای پەروەردگار چاوەڕێ ئەوە دەکا کەسێک دوعا بکە دەڵێن یا ئەڵڵا دەرگای ڕەحمەت لە کوردستان لە موسڵمانان و لە مرۆڤایەتی بەخێر بکەیەوە ئەو کۆڕۆنایە بکەیە دەرگایەکی خێر بۆ ئەوی مرۆڤایەتی بەرەو دینی خۆت بێت و لەو ڕەمەزانە ئینشاءالله جێژن بە ئەو پەڕی خۆش بکەین هەمیشی پێیوات گەلبێ دعا دکتۆری بێژن اللهم آمین زۆر سپاس زۆر سپاس گەلک مەمنونت گەرمەدا زۆر سپاس هۆژە ئەم بەرەف برگێکە دیڤە بچین تایبەتیژی لە کوردستان 24 مە ژڤاندایە خودە حەسکت هەر پاشیڤەکە ڕەمەزانێ ئەم دەما فتارێژی بەحەس بکەین بەربانگا کوردستان 24 ئەم مەسەردانە هونەرمەندێکی گەلک ناودار تایبەتیژی بوارێ شانوێ و درامایەدا کردی ئەوژی هونەرمەندە مەزن هونەرمەند علی ئەحمەدە نزیک بە ئەم گەلوێڕی نشتین پێک بە مەخواردنەک حاضر کرد بە بەحسە ژیانەویە تایبەت کرد بێجا ئەس حەسکم توژی بینەرژی پێک بە ببینن مامۆستا علی ئەحمەد چاوە بەحسە ژیانە خۆت کرد مە چه خواردنەک حاضر کردی کە بزانین کە تەما خواردنەمە پێک بە حاضر کردی بۆ پێیکە ئەوە باسیەکەی ئەکیدم زۆر زۆر چێژە گوتێژ هەکە وسا خواردنەمە خۆش بتەم دێ خواڕەنگە هەکێ بەکین بەرەف مامۆستا علی ئەحمەدی بە بچین و بەربانگا کوردستان ببینین گەلک نەما بوو دەمێ فتارێ ئەم نوکەیل بەر دەرگایەکێ کەون ئەگەر بە هەولێریش بڵین لە پێش کەونە دەرگە چینە با بزانین ئەوە ماڵی چییە پێکەوە هەم باسی ژیانی بکەین هەمیش بەربانگێک حاضرکەین با دەرکەی لێ بدەین یا الله میوانەکە زیاتر خەڵکی هەولێری بەعام کوردستانیش دەناسم چکە خزمەتێکی زۆری هونەری کوردی کردیە یا الله سلام علیکم مامۆستا علی ڕەمەزانت پیرۆز ڕۆژی نوێژت قبوڵ ئەوە ئەو دەرکە کەونەت نەگۆڕی بە تەمانی بگۆڕی کاکە من ئەوی کەون بینای گۆڕم عجایب نە دەرکەی دەگۆڕم نەسێ سارەشی کەونە دەرکەشی کەونە ڕەبی تەمەند درێژ بی دڵت هەرگەنج بی مامۆستا ئەجا پێشەوەی بچینە ژوورێ زۆرمان نەموە لە بوو بەربانجی وەنیە با بچینە مارکێتە شتێکی نزیک وابزانام لیستێکیشت حاضر کردیە سکەشتان دەست بە خواردن حاضرکردن نەکردیە یعنی بەیەکەوە نانی دەخۆین پێکەوە نانەچی دەخۆین بەربانگەچی دەکەین باسی ژیانت دەکەین کۆ دێ دەپەڕی چ بووە کو بە تەمانە زیاتر خزمەتی هونەری کوردی بکەن بڕۆین والله ئەگەر خوددا تااقەتمان بدە هیوامان هەیە زۆر خزمەت بکەین خزمەتێکی زۆرتان کردیە پێکەوە خزمەتی زیاتر دەکەین با لەگەڵ مامۆستا علی ئەحمەدی هونەرمەندی گەورە بە تایبەت لە سەردەپی شان و درامای کوردی کە خزمەتێکی زۆری کردیە بەربانگی ئەوڕوو دەکەین لەگەڵمان بن پێکەوە ژیانی مامۆستای زیاتر دەزانین بڕۆین فەرمامۆستا دەرکەشی با قەپاتکەین با دەرکە کەونەکە هەر لە زێ خۆی بمیتەوە بانەی بات و بێتەوە ئەی فەرمامۆستا بە سیارەی تو دەڕۆین کەونە سیارەکە یا خودی یا الله ناوێ خودی بجا دیارە مامۆستا تو زیزی هاتو چووی بسارێ ناکی بتڕۆمبێلێ ناوەله لەوەتی بەڕێز کۆرۆنا هاتیە هەی خودێ باڵاوێش مەڤەکەتی شڵە یعنی تو نەچێش دەر بە سەردەمی کۆڕۆنا لە بوو زەڵاتەی ئەشای زەڵاتە خاص تەماتەمان دەوێت خێارمان دەوێت ئەوانە دیژنی ئەوانەیە کاکەوە جەماعەت ئێستا خۆمان حەزر دەکەین لەگەڵ مامۆستا
علی بازاری دستمان روش خاوێ چکەی دەرێک مامۆستا جوان خەریکە هەندێک کاپیتان دەردێکی دەستە واردنەشی زۆر تایبەتە بوو بەرباکی ئەو یەڵا مامۆستا علی با ناوی خوای لێ بینین بەس بە دروستکردنی خواردن ئەومان بکەین گۆشتەکەمان هینە گۆشت عیدی من چ عیدی تووە؟ هەر شتێکی قورس هەیە لە منی دانایە ئەوەی ئاسان ئەتو بەربەستت هەیە چاویرگەر ڕەمەزان چمانەیەکی هەیە لەکن مامۆستا علی رمضان واتای دین و دنیای هەیە رمضان يعني رحم وبزيين رمضان يعني امتحان رمضان يعني فێرە خۆڕاگری دەکا رمضان کابرای دەوڵەمەند فێر دەکا کە فەقیر کووە بە برسیتی هەڵجە مامۆستا با بینە ناو ژیانی تو هونەر شانوو یانیش دراما جیهان شانۆ هەرچەندە ماندیبوونی زۆر تێدایە بەڵام شانۆ زۆر لەلام گرنگ و پیرۆزە ڕاستە و خۆ لەگەڵ خەڵکی لە شانووی لە شانۆی بینەرەکەت ڕاستە خۆ بەرامبەر تێدانە ڕتوشی تێدانێ بەرامبەر بینەرەکەی خۆ بەبێ فلتەر فلتەری نییە چی پێشکەش کردووی چی لێ سندووی ئەو 50 ساڵی ناو شانو و دراما هەموو شتێکی لێستاندم بەس یەک شتی دامێ ئەویش لەکنم زۆر مهمە و لەکنم سەروەتێکی گەورەیە ئەویش خۆشەویستی خەڵکە خۆشەویستی خەڵکی پێبەخشیم بەڵام شتی دیکەی لێستاندم دنیا ینی لە ئەگەر مەسەرەن ئەمن ممچینە لەوانەیە بچوو بامە توجارەتەکەم کردبە یان ئیشێکی توجاری بکردبە یان ئیشێکی دیکەم کردبە دەوڵەمەند دەبوو ینی خەت بە هونەری دەوڵەمەند نەبووی ژیانت خۆش نەبووە بە هونەری نەخیر بە لە ناو کوردستان بە تایبەتی لە کوردستان هونەر نامت نادا باڵوزی وڵاتێک چ شتێکت بەبیر دێتەوە یانەوە حەز ناکەین باز بکەین ئیکامیان ینی ئەو خۆشەویستیت و باڵیوزێک ئەوە لە چێ زانیات و لەڕێ ئەو خوای بە شەرەفمەوە زۆر سڕی هەموو کەس نازان ئەوە ڕۆی ئەو مەساتە لە ژیانی من مەساتەکە لە بۆ نەزانی خۆم دەنا مەساتەکە لە لایەنی ئەو نا ئەو عیبی نەبوو ئەو دەگریا و دوعای لۆ دەکرد باڵوزی چ وڵاتێک بوو ناکری بڵێ هەدە پێمدایە ناتانم ئەوی بکەم بەڵام ئێستا شکلیت بەبیرە ئێستاش هەتا ئێستاش ئەوە مەسەنە چەند ساڵ تێپەڕی 1 ساڵە 52 ساڵە چتە چاوە کە ئەو فۆرمامەوەسەر حتا چێت بە دامڕی نەخۆرێ یەک دو ئەخمێ دیژی پیسەر بڵێ بڵێ بە یا خودێ حتاش ویری دەست پێ بکەین تو هەر ویرێت ڕینیا خۆرێ هۆڵێ دەبینم قورئانە هەر لێرەیە ئەوەش نازانم ئەو جەمەدانیات بعد لەوەی دەست پێ بکەین ئەو واللهی دووشتن لەکنە من یادگاریان زۆر شیرنە ئەوەیان خوا لێ خۆش بوو مامۆستا ڕەسوولگەردی پێشکەشی منی کردیە لەگەر دووی دیکە ئەوەیان زیاتر بەکاردێنم ئەگە دەوری لە حتا لە شانۆگەریەکان ئەگە دەوری پیاوی ئاینی و شتیوارە ببینم ئەوەی لەسەری دێنم هەتا لە یوسف ناگەڕێتەوە لە درامایەکە یوسف ناگەڕێتەوە دەوری پیاوەکی ئاینیم هەبوو نانە پار بوو پار بوو چ مناسبەکێ خودێژە ڕازی ئەف پێشکەشی تەکردبین گەل دووی آخر ئەمە خدا ئەفریقا زۆر دۆستایەتیمان باش بوو برادراتیمان باش بوو یعنی ئەمن هەتا لە دەستی کارەبایات و شتیوالەشم زۆر باش بووم فەنیەکی باش بوومەوەمە ئەوزە ئەگەر لە ماڵی ئیش کارەبایات و شتیواشی هەبوایە ئەمن ئێستاش لەکنیم لە ناو ماڵی خۆی بە دەستی خۆی 5 سەعات شریتی خۆی ئەمن لە ماڵی خۆی تەزیلم کردێ لە ئەرشیف مایە گەلێک یادگاریەت گەل بەڵێ بڵێ
5 سعات حتا ئەوەی بە من گوت گۆرانی ناسر و مارمانی تێدایە گوتی ئەوە مەی دەکەس ناسر و مارمان کەیرێ مردم با عرس کرێ خەڵک جێی لێبی ئەو قورئانە ئەوە برایەکی خۆشەویستم لەنگۆ خۆشەویستتر نەبی ناوی مامۆستا محەممەد شەوکەت ماڵی لەکن مزگەفتی ئەبوو بەکر سدیقە ئەوە ئەو بە دیاری لە بۆ میهینە کە یعنی زۆر ممتازە دەرەجەیەکە لە بۆ خیندن لە بۆ یعنی چاوت هەرچەند ئەوە بی دەرەجەیەک دەخینی زۆر ممتازە بیناتە گەل قورآن خوێندنەوە زۆر زۆرە هیچ ئەوە هەر باسی ناکرێ اي مامۆستا ما سفرة خو حاضر که طبعا دستيت رنگين ما شاء الله سفرك رنگينه خارنا كاميرا بس بجاماينو كبانك بدتو مالا فرموت رينا تو هست برسناكي مانا والله باشە باش تهني ئاتێ بڕک تێنی ما ئەویش ئەوڕۆکە زۆر مەژغول بووم لۆیە دەنا تێنیشاندا ئەوە نیمە از بيجم دنگي بانگي تيتونا جماعة بانگ داز بيجم مامۆستا هذا دست بيبكين جامع فرموت دب قرمي دست بيبكين والله باش سلمان قبيل كيف حجاك ليبن ئاتێ بڕک تێنی ئەویش ئەوڕۆکە زۆر مەژغول روجيت وابو الصحة وعافية بن تێنیشاندا ئەوە حجاك ليبن برهمي و هنري بطيبتي دراما تشيل برد السلام والله من تقريبا دو دراما ما لدەست بوو بەس لەبەر ئەو کوڕۆنی ئەو دەبای ئێستامەر بۆ ڕەمەزانی عرسکەنەوەی کات زەوەری كورونا ئێستا کۆڕۆنا هات هەموو ڕاکرد هاي خودي پشت ليش كان دي يعني هكا كورونا تمام بدي دست بي بروجيكن وگر نوه هنری بکرتی چه کارک توی سرپشیمانی تکری؟ مامۆستام زۆر زەحمەت لە کارەکانم پەشیمان دەبمەوە لەبەرەوەی جوان هەڵی دەبژێرم دەست بژێری دەکەم ئەگەر دەرکە کوونەکە بەشی دووەم لێ پەشیمانی؟ لێ پەشیمان مەسەلەکە ئەمن نیمە کە لێ پەشیمان بەرێ وەڵڵا 100 جار لێ پەشیمانم لەبەرەوەی تەمەنام دەکرد نەکرێ بەشی دووەم بەڵام بەشی یەکەم تۆپ بوو قەت ناڕمی ئەوە شاکارەکە نامی بەڵام بەشی دووەم داخلانم پیدیۆیەکێت دەمەکە نزیک دۆ بەرهەمێت جوانتر شاکارێت ڕێک و پێکتر ئەکتەریاوە و بەشداریەوە ئەم ببینین تەمەنێوە هەرێ درێژ بێت ڕۆژی نوێژێت وە قەبیل و سەحەت و ئافیەت بێت ئەف خواردنەتە بوو مەچێگیری پێک بەژی مەبژی بەشداری تەکری مەمنونێت تەینە دووبارەتە دەرگەهێ ماڵەخۆ و دەرگەهێ کەڤم بوو مەڤەکری ممنون چاوێتە مایستکی خزمەتکارێتینە ولی تماشاوان جدیدی اوه سفرامه یعنی افروکف تارامه افروکت گل مامۆستا علی بی هیویایی که مزیدتر مامۆستا علی بو نزیک کرد بتو و جیانوی زانه بتو خدمت اوی کریج یا برچاو بتو اینجی هر ساخ و ساغلم بین و روزی نویجت قبیل هر تنزروز باشد ژەڤان بەو پێی ناو ئەو بابەتەوە کە ئامادە و کرده بوو زۆر کەمە خوارد بەڵام دوای بەرنامە تێرە خوارد نابینیست چێ قەلەوی خواردنەکە خۆش بووە ئەی فێر بووی ئێستا ئەو کەسانە و هەرمەندانە زۆر بەسەریقەن لە خواردن دروستکردن نازانم تۆ ژوایانە ناز خۆشی بۆ خواردن حاضر فێر بوو بەتی باش بۆ مستەقبەلیش باش بە بەحسێ خواردنەی کرد بێتان بەحسێ تەندروستی بکەین و پارێستنە تەندروستی خۆ مژی پرزگرێکە تەندروستیت هەیە ژۆ بەرەف دکتۆری بێت زۆر باشە ئێمە هەر لە بەرەوەی کە بزانین لە تەندروستیمان چۆن ئاگامان لێبێ لە بەرەوەی ئەو هەموو خواردنە خۆشە هەیە و بەتایبەت لە ڕەمەزانیشە ئێستا بەتایبەت کە نان زۆرە خۆین ئەو هەموو خواردنە خۆش ئامادەکەین یەکسەر دووچاری زۆر کەس دووچاری ئاوسانی سکوت یەکچوونی کۆڵۆنە بێت لە مانگی ڕەمەزانە بۆیە ئێمە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز دکتۆر ئەیاد سەمین کە پزیشکی نەخۆشیەکانی هەناویە دکتۆر تەواوە کەواتە پێوان بڵێ کەسانێک کە بەربانگەکەنەوە ئەو هەموو خواردنە خۆشە لە بەردەستیانایە هۆکاریەوەی بە پەلە ئەی خۆن یاخود پەیوەندی بە خواردنەکەەوە هەیە بە تایبەت و کەسانێک کە خۆشیان هەڵگری نەخۆشی قۆڵۆنن پێشێکی زۆر سپاس پیرۆزبای مانگی ڕەمەزان لە هەموو لایەک دەکەین واللهی بە حقیقەت ینی پێشەوەی بچینە سەر ئەو پرسیارە ئەمە ڕەمەزان
کە باسی ئەوە دەکرێت مەسەن خواردن و خواردنەوە کەم بکرێتەوە یعنی بەداخەوە لای ئێمە خواردن و خواردنەوە لە مانگی ڕەمەزان زیاتر دەخورێت فئەمە بەدەر لە حکمەتی ڕۆژوو کە با بڵێن لە ڕوحێکە و دینیەکەیەتی جەسەدێکەکەی وەکو زانستی ئەوە بەڕاستی یعنی وەکو با بڵێن بە شێوەیەکی گشتی ناڵێن هەموو خەڵک بەڵام نسبەکی زۆریان بەداخەوە هیچ ئیسفادەیەک لەو زانبەی ناکەن چونکە یعنی بەس گۆڕاوە خواردنەکەی ڕۆژ خراتە شەوێ بە نەفس کەمێ دەخورێ و بە خراپتریش چونکە تو بە ڕۆژ کە خواردن دەخۆی حرەکەی لەسەر دەکەی جوڵەی لەسەر دەکەی بەڵام ئەوی شەوێ لە وەختێکی کەم و هەندێک جار با بڵێن دەبڵی دووجاری ئەوەی کە پێش ڕەمەزان خواردیتی شەوێش بخوا بەداخەوە فەوە هەموو سوودەکانی تەندروستی لە بۆ جەستەی مرۆڤ هی ڕەمەزان کانسڵ دەکات وڵغای دەکاتەوە بەداخەوەیان دکتۆر هەموو ئەم دەش خو دەست بێکی بوون منە ئەس خۆ بەحەسکم گەلک جۆرە هەواڵ بژنەمە توی قەلەوبی وجا نزانم کە حیجەتە ئەس بینم ئەنجی پرۆست ئەس تووشی قۆڵۆنەی بوومە زیزی زکێ من قەلەوت بێت ستیر بێت یعنی ئەس بێژم ئەس تووشی قۆڵۆنەی بیمە ئەس چاو بزانم ئەس تووشی قۆڵۆنەی بیمە تایبەتیشی ڕەمەزانەدا یعنی ڕاستی من تشتێکی وسانە خۆریە بەس ئەدوژم سەر دیارە بچەکیازێ بەڵێ بەنسبەت قۆڵۆن طبعا ئەوە نەخۆشیێکی بڵاوە ینی خەڵکێکی زۆر ئەو نەخۆشی هەیە نەخۆشی قۆڵۆن مەبەستمان لەوەیە کە بە ئەنگلیزەکەی پێ دەڵێن ئەرتەبل باول سندرۆم یعنی قۆڵۆنی تووڕە یاخود تەهایوج قۆڵۆن ئەوە بریتێ لە چەند نیشانەیە کە لە ئیشکردنی قۆڵۆن تێک دەچی ئەوجا مەسەلەن جاری وهەیە غازات دروست دەبێت و زگت ئەستور دەبی جاری وهەیە ژانت و پێز دەخوا جاری وهەیە زگ چووە جاری وهەیە قبز بوونە ینی چەند نیشانەیەکی هەیە شرت نییە هەمووی لا یەک مرۆڤ بەدەر بکەوێ هەندێکیانەیە بەس زگی ئەستور دەبێ و غازاتی هەندێکیان ژان و وهکەدا فەوە طبعا یەک لە هۆکارەکانی تێکچوونی خواردنە یاخود ئەو خواردنی کە دەیخۆی خواردنێکی تەندروست نییە یاخود کۆڵۆنت با بڵێن هەستیارە بەرامبەر ئەو خواردنانە فلەبەرەوە ئەو شتانش هەموو لە ڕەمەزان هەیە ستایلی خواردنت تێک دەچی یعنی کاتەکەی تێک دەچی کەمیەتەکەی تێک دەچی نەوعیەتەکەش تێک دەچی فای بڵێ هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە زگت ئەستور دەبێ وەیە نیسک خواردنەکە ئەساسیات ڕەمەزانەدا هەش مڤەن نیسک کاریگەریەت خراپە سەر قۆڵۆنە هەی بڵێ بڵێ وایە باشە چ بکەین خۆت بێژنجی نیسکێکی بخۆم باشە ڕەمەزانەدا خۆی مەسلەی ئەمە کە باسی ئەوە دەکەین ینی جۆری خواردن کە دەڵێن مەسەن ئەو نەخۆشی ئەو جۆرە خواردانە نەخوا و معنایەوە نیە هەر هیچ بە هیچ شێوەیەک نەخوا بەڵام کەم کاتەوە یعنی مثلەن تو شۆربای نیسک مثلەن پێ 6 مڵاکێک بەسە ینی نەکە تو مەسەن قاپەشی ینی هەر کەمێ هەر خواردنێک بی هەر چەندە باش بێ ئێستا سەوزۆمیشتان بە بسملای سەوزۆمیەوە خۆ ئێستا خواردنێکی زۆر باشە بەڵام ینی بە کامل تەندروستیە بەڵام کە کەمێتێکی زۆرت خوارد زەرەرەکەی زیاتر دەبێەوە کاتە فلەبەرەوە ینی مشکلەی ئێمە لە ڕەمەزانە بە تایبەتی با بڵێن ئەو مەنتیقی خۆمان ینی با بڵێن عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی وەکو گوتم ئەوەی کە بە ڕۆژ دەیخوا بە زیاتر شەوە دەیخوا بە شێوێ بەخۆی نابی وابێ ئێستا مەتەلەن زۆر توێژینەوە دەرێ کراوە لەم ساڵانی دوایە باستی ئەوان بە مەسەڵ ئەنگلیزەکەی پێ دەڵێن فاستینگ فاستینگ کە چەند دەوری هەیە لە بۆ تەندروستی طبعا ئەو فاستینگە ئەوان قەزیان ئەو ڕۆژەی ئێمە نییە کەوا ینی بەکو باڵێن بکو جانبە دینیەکەی لەوێت توێژینەوە دەکرێت لەسەر هەتا لەسەر حیوانات و لەسەر ئینسان و کات زۆر ئیسفادەی زۆری ئەو فاستینگە فاستینگەوان قەزیان چییە لە فاستینگ کەمکردنەوەی ئەو کەمێتە خواردنەی کە دەیخۆی هەتا فاستی شەکر هەیە بۆ نمونە ماوەی 40 ڕۆژێک زیاتر هیچ شەکری هیچ بڵ شەکر ینی کاربۆهایدرات قەزیان کاربۆهایدرات کە یەکێکە لە سەرچاوەکانی شەکر فلەبەرەوە ئەو فاستینگا وەکو گوتم ینی فکرەی فاستینگ کە دەکاتە ڕۆژەکەی لای خۆمان ئەوەیە ئەتو کەمیەتی خواردن کەم کەیەوە نەک ئەتو بچی لە ڕەمەزان لە ڕۆژی ڕۆژەکەش نەکتاویزی ڕۆژەکە نا بالعکس ینی ئێستا ئەمە ئەتو بڕۆ ئەگەر سەرژمێریەک بکە بزانە لە ڕەمەزانە چەند تەن شەکر و چەند تەن برنج و چەند تەن یعنی سوپەرمارکتەکان هەمووی بەتاڵ دەبێت بەداخەوە هەر بەو مناسبەیە و لەگەڵمان بمێنەرەوە با بچینە لای هەر یەک لە پامنێرانمان لە سلێمانی و لە هەولێر بزانین ڕەوشەکە چۆنەوە بێگومان زۆربەی پامنێرانیشمان یەکسەر چنە دوکانی کولێرە یا خود خواردن بۆیە بزانین چۆنە سەرەتا چینە لای زەردەش حەمێ لە هەولێرەوە لەگەڵمانە بێ و هەروەها دواتریش ئارام بەختیار لە سلێمانیەوە سڵاوتان لێبێ بۆ هیواین کە ئەمڕۆتان زۆر بە خێر و خۆشی بەڕێ کرد بێ و سەرەتای مەلای تۆ زەردەشت پێم وا بێ کەمێک پێش ئێستا لە کەمپەکە بووی
اینجا ئێستا لەکوێی پێمان بڵێ لە بنکەیەکی تەندروستی ڕەوشەکە چۆنە بە کورتی هەموویمان بۆ باسکەی. دەم باش هەژە و ژڤان ئەس نها بۆ کوتانی زمان کۆبەری دوو دەمژمێران ئەس لە کەمپێکە پەنابەرێن ڕۆژاوای کوردستانی کامپا دارەشەکران بووم مخابن و پەنابەرێکی ڕۆژاوای کوردستانی بە ڤایرۆسا کۆرۆنای کەتبوو لە یا هەری باش و نەد ناف کامپێدا بوو لە دەرەوەی کامپێ بوو ئەس نهاژی لە بنگەهەکە تەندروستی یانژی نەخۆشخانەیەکە تەندروستیمە لەوێ نەخۆشخانەیە هەژمارێک مەزن ژە نۆژدار و پزیشکێن ڕۆژاوای کوردستانی لەوێ دەرکێ بە ئەرکی خۆڕات بن حتا دەرەنگییا شەڤژی نمونە نها دەما پاشوەیە ئەس خوازم دوێ سەردەمێدا و di serdema koronê da gelo nojdar û pizîşkên rojava çawa bi erkê xwerat bin çawa karê xwe dikin di heman demê de çawa va meha rojiyê û remezanê derbas dikin û çawa xweşvarosa koronê diparîzin û şîretên wan çi ne destpêkê doktor Fewaz eyo ez dixwazim bikim mîvanê bînerên Kurdistanê bişar doktor heger tu keremkî pêşkamîrê heger berê xwe em bidin mijarek û çendîn mijar di nav hevdana jalîkî rojî jalîkî nexweşiya vayrosa koronayê wekû دكتورين روجافا بزيشكين روجافا وين شاب أركي خراد وين شاب مهي درباست كن بخير هاتناوا وأف رمضانك بيروز بسر حمي ملتي كرد وحمي مسلماني دنيا مخابن أفرو خبرك زور نخشبو إنه أف إيه سوري بكورونا بس إن شاء الله مدعاء بكن نتيجاوي سلبي به أفايا مخابن نت كامبيد أبوجي ودور بو إذنا أسايشة ورقرت بو جبو جيانك اللي جيكي دي ورقرة ترستنية الحمد لله إقليم كردستاني زور سر فرازي بلنداي مقارنة بأمريكا بألمانيا بحمي دولة الدنيا حياة في قابي وحياة في لحظة أبدا إنسانك سر منفسات تني قطعا ترستنا الحمد لله حكومتها هرمي عمر دريجبه وواري تندرستيه وبجي آنين حفاظا سر بارسنا في ملتي أم شكرا هرمي كاملة بجي تشوك حياة مظن أف إيرو قدرة ملتي روجافا أفو أم ناخوازن ترز دي كامبيتشي دي بس تعليماتها تنفيذ كن بس تشتكي دتنا كسر منفسيتنا الحمد لله ده حالات وفاة بون أو حردو حالات وفاة جي اختلاط الطبي يك جوان سرطان بو يك جوان نخوشيا دلبو بله دكتور بخوا دكتور جناني دوا مها روجيه دا وكو نوجدارك شيرات تجبوان جنان چيه وكو ام دبينن جي كو هندك جن تفي كو بده جانان بروجي دبن اف چه خاص باندورا خوب نريني لوان جنان هي والله ب ابسيار بحزاري تليفونات دفي دما فاندروجات دهات شيرتا مج خشكا كردره اب حمل مانجايا كيف ددواو سيسيا والله نبدر استايب حمل بك روجيقرا يجبر سوائل لازمن تغذية لازمة وجبات إنه تكوينات جنينة دي أورتاوي ده هيفا تشارا وبينجا وششا وقت بي بهارك خوش جوار مانجايا كيف ددواو سيسيا جبر ويحام مبكر تشي دبي نقص سوائل تشي دبي دلغلاندين تشي دبي تشنجات تشي دبي احتمال ولادة مبكرة تشي دبي نلازم وعدة من أيام أخرى بشتي بخير وسلامات تجيانا أخوة بسلامتي أمن ضال آني وجه الدنيا دورة كارو روجي أخوة درستاي تمام بك أفيك آددوا إيه روجي دقرن نا إنه والله عم بيجين ساري صديق حفتي بينج دخوازن روجي بقرن هناك هنا أفتشيكا وزنا زاروكي قلكي كيم دبي بالأخص آفرت وزنا ويزيدن نابه فإذا دبي مراجعات تختوري خبكي جير برنامج كي دينه وقرق بيستو روجكي بقرن نا افتاء بس بيستو روجكي أو كيمانية دي بيشتي دجنا رمضاني كار روجي أخوب درستاي بي داما قالك سبوس بوتا داما ما قالك كنا اگر درفتها به تاني الدكتوره الفرا دكتوره كوكب محمد وكو دكتوره زاروك دكتور وكو ناف كومالغا مدد ناف جواكا مدد هندك زاروك جبروجيت بن اف خاص باندورا خب خرابي هي خدي او بخا كيمي حفظ صلاه مفروض شينابه ابدا وقتی روجیته که هاوینی در روج دریش تردبن او جی چینابه يعني زاروك بقرن وك أنا ممكن يك بشتي حفظ صلاة وبه الروجي بقرن تدريجيا يعني مثلا نب تمامتي روجا خو كامل روجي بقرن ساعات زيادة بكن حتى كاربن بقرن روجنا روجنا نقرن أو يعني ولو كاربن تشك بكن بشكي هاش خورنا وها بوقت
افطاري وسحوري سواء الجوار زي بكن تغذية وهاجي هبن ممكن كاربن بقرين يعني زاروكن هنا مثلا 13 سال كارم بقرنا هردوكان ایدی جوان و هاجا اف وک ودیت اف جی پزیشک و نوجدارن روجاوی کردستان چاب ارک خوراد بن دوا سردما کرونا و ما روجه دا ده همان دمه دا اف جی شیرت هنوانن بله وای دست خوش زردش همه پفکار ما پاکر راستا خودت گرم دابو شولری زور سپاس بوده ایدی شولری برف شار حیات که بچین سلیمانی افکار ما آرام بختیار پاکر راستا خود گرم ده آرام پاشیوا بخیر و برکت زانی که اف شوه تول چه جهه کی تبحث شربت و مارکت و نانی و کری ابزانم که اف شوه تول چه جهه کی بازار سلیمانی کامیرش بیت فرما آرام بەڵێ ژوان سڵاو لە تۆ هاژە و سەرجەمبینەرانی کوردستان 24 من لە یەکێکم لەو شوێنانەی کە زۆرێک لە هاوڵاتیان ئێستا لە ماڵەکانیان دانیشتوون کارەبایان هەیە بەڵام بێ ئاگای لەوەی کە لە جێگایەکەوە و کارەبایان بۆ دابش دەکرێت و بۆ ڕێک دەخرێتەوە لە بەڕێوەبەراتی کۆنتترۆلی کارەبای سلێمانیم بە تایبەتر لە بەشی دابشکردنی کارەبام کارمەدان کە لێرە ئێشەگرن پاشێو دەکەن ئەوانیش ئەو عیبادەتەی کە لەسەر موسڵمانان فەرزە بەجێی دەگەێنن من دەمێ بچمە لای خۆیان بزانین ئەوان چۆن ڕۆژانی ڕەمەزان و پاشێوکردن بەڕێ دەکەن وەک دەبینن ئێستا خەریکی پاشێوکردنن با لێرەوە دەست پێ بکەین سڵاوتان لێبێت کاکسەردا سڵاو لێبێت باسێکی پاشێوکردنی ئێوەمان بۆ بکە بەتایبەت ئێوە ئێشەگر دەمێننەوە کاتەکانی پاشێ و کاتەکانی دیکە چۆنە لای ئێوە و پاشێوکردن چۆن بەڕێ دەکەن چی دەخۆن زیاتر پێش کاتەکانی پاشێ و بێگومان نانی بەربانگ ئامادە ئاکرێ بە حکمی مانەوەی برادرانیش لێرە زۆر مەجای چوونە دەرەوە نیە چونکە ئەرکی ئێرە ئەرکێکی بەردەوامە کۆنتاکتی بەردەوامە لەگەڵ هاوڵاتیان بۆ ئەگەر کێشەیەک ببێ یاخود بۆ جۆری دابشکردن یاخود هەموو ئەرکانی کە لەسەر برادران هەیە ئەو خواردنانی کە بۆ ئێوارە ئامادە ئەکرێ بەشێکی احتیاتی پارشەویشی بۆ ئەکرێ هەندێک جاریش ئەگەر مەجال هەبێ زیاتر خواردنی کوردەواری و ئەوانەی کە زیاتر لە ڕووی تەندروستیشەوە بۆ پارشێ و باشترە ئەو کۆمیکە ئێستا جەنابتانی بینن کولێرە و ماست و ئەوە کاتەکانیش بێگومان بەپێی کاتی دیاریکرا و ئەوە سەعاتێک سەعات و نیوێکی بمێنێ بۆ بانگی بەیانی ئێتە دەستەکەین بە نانی پارشێ و هەتا ئەو فترەیە کە پێنج دەقەیەکی مێنێ بۆ بانک ئەوەی کە خوا دەبێتی خۆین و قەنەعەتی پێ ئەەکەین و ئێتە دەستەکەینەوە بەکاری خۆمان کاری ئێمە بەردەوامە ئەیتر خەوتن و ئیسراحەتی تێدا نییە تا سعات هەشتی بەیانی وەژبەیەکی دیکە دێ ئێمە بەدلەکە و خەڵکی کێ دێتە شوێنمان زۆر سپاس جوان دەمێ بچمە لای ئەم کارمەندە بەڕێزە کە ئێستا لە کاردایە و خەریکی پاشێوکردنیشە سڵاوتان لێ بێت ئەگەر پێمان بڵێن کاری ئێوە چییە لێرە و کارکردن لەگەڵ پاشێوکردن و ڕەمەزان چۆن بەڕێ دەکەنەوە بەڵێ بەخێر بێن سەر چاوم کاری ئێمە بەڕاستی ینی 24 ساعتیە ئەوەی کە لێرە دەوامەکات چونکە ئەم هۆبەیە کارەکەی 24 ساعتە نابێ ینی بۆ لەحظەیەکیش ئێرە مثلەن بڵێن لەو بەرنامی کە دانراوە دا ببڕێت بۆ نمونە ئێمە ئێستا ئەو کارەبایی کە بۆمان دێت لە هەولێرەوانێ بە پێی بەرنمەیەکی ڕێکوبیەک بە شوێکی دادپەروەرانە تەوزیعەکەین بەسەر ئەو مەحەڵتەکانە ئەی پاشێوکردن چۆن ئەنجامەدەن ئێوە بەردەوام لە کاردان ڕاستەکەی ئێمە ئیتر بڵێن کوێ کاتەکەمان بڵێن کاتی ئێرەمان ئەبێ 24 ساعت لێرە بین یعنی نانخواردن کوی سای بینی ئاوان لەسەر بەدەم ئیشەکە شوانێ نانەکەمان ئەخۆین ئیتر جاری وا هەیە مەسەرەن مەجالێکە دۆزینەوانێ لەو مەجالەیە مەسەرەن نانێک بخۆین یا مەسەرەن پێویستیکی خۆمان جێبەجێ بکەین زۆر باشە دەستان خۆش بێ کاک سیروان بابێ مەلای جەنابەت ئەگەر باسێکی پاشێوکردنمان بۆ بکەنەوە چەند ساڵێکە لێرن پێمان بڵێن پاشێ و چۆن بۆ لێرە بە تایبەتی ئەم جێگایە کە بەردەوام لە کاردایە 24 کاتژمێر ئێمە ئێستا بەڕاستی ئەمە شوێنەکەی خۆمان نییە ئەم شەو هاتی لەگەڵ برادرانی کۆنتترۆڵە هەر بەیەکەوە لەگە کارمەندانی هۆبەی سکاڵایە پاشێ بکەن تر ئێمە ئیشەکانی ئێمەش 24 ساعتە بەیانی ساعت هەشت کارمەندەکان کەن بۆ دەوامەتە هەشتی بەیانی لێرابن
مۆزوعی خواردنیشیان بە پێی ئەو وەزعی خۆیان مەسەلێت جار هەیە خواردن دەماڵەوێنن جار وای هەیە لێرە بە پێی ئەو کاتێک کە مەجالیان نەبێ خواردن دروستەکەن و بەربانگەکەن و ئەوەشی هەبێ بۆ پارشە و دانیشن پاشەی خۆیانەکەن. نۆشتان بێ دەستان خۆش بێ زۆر سپاس. بەڵێ ژوان کولێرەیەکی لێ بە تایبەتی کولێرەی سلێمانی ینی ئەگەر نەی خۆی ئێستا زۆر سپاس دوای ینی ئەمە ئەم ڕاستەو خۆیە ئەنی ئەمە تامی و کولێرەکەم بەڕاستی تاموچێژێکی تایبەتی هەیە. ئەم پاشینکە ڕۆژێکە داواتێتینە کولێری سلێمانی تەگە لە مەدحەتێکردن. ئارام دەست خۆش بێ سپاس بۆ ئەو بابەتە باشەی یاخود ئەو بابەتە جوانەی کە هەڵت بژارد بوو سەردانی ئەو کارمەندە ماندوونە ناسانە و کردبوو. سپاس بۆ یەک بەیەکیان بۆ ماندوونە ناسیان بۆ هیواین کە هاوڵاتیان ئەوە لەبەر چاو بگرن کە ئێستا ئەو ڕووناکی هەیەە لە ئەنجامی ئەوەیە کە ئەوان بەو ماندوونەبوونیە کارەکەن و شەونخۆنیەکەن و هەر لەوێش پارشەوەکەن بەو هیواین ئیشەڵڵا هەمیشە پارێزراو بن و سفرە و خوانیشیان پڕ بێت. ڕاستی سپاسیەکە گەرم ji بووی هەموو کارمەندێن حکوومەتێن هەرێمی ئەبێن و خزمەتە وڵاتیاتکن یەن ئیشی گر تایبەتی ژیانێ فتارە و پاشینوانش جوانە زۆر سپاس بۆ ئەفکاری ئارام بەختیاری. زۆر سپاس. دکتۆر هەر بینەوە بۆ لای بەڕێزە وەکو بینیت ئەو سفرە و خوانە سفرە و خوانێکی سادە بوو. ئەمە تا چەند گونجاو بوو بە تایبەت بۆ کەسانێک کە قۆڵۆنیان هەیە. بینیمان کولێری لێبوو و ماستی لێ ئەمانە کاریگەریان هەیە لەسەر کەسانێک کە نەخۆشی قۆڵۆنیان هەیە؟ بەڵێ خۆی ئەگەر بینە سەر بەگشتی ئەو خواردنانی کە تەسی لە قۆڵۆن دەکات یەکێک لەو خواردنانە چەوریە بەڕاستی و کولێرش عادەتەن لە ڕوون سۆر دەکرێتەوە بەڵام ینی وا بڵێن چەورێکی پێدا دەکرێت ئەفۆن لەبەرەوە ینی لەوانەیە کاریگەری هەبێ لەسەر ئەوانەی کە قۆڵۆنیان هەیە بەڵام ینی شرت نییە هەموو کەسێک بەو خواردنانە تێک بچێ وەکو گوتمان بەشێک لە خەڵک قۆڵۆنی هەیە کەواتە ئەوانی قۆڵۆنیان هەیە وا باشترە خۆیان بە دوور بگرن لە خواردنی چەور و هەروەها هەویریش ئەوەی تێدەکرێت سۆدۆمۆدەی تێدەکرێت کاتێک کە هەویرەکە هەتا هەڵبچنان ئەوە مادەشە ئەو موادانەی تێدەکرێت کە هەویرەکە پێی هەڵبچێت ئەوانە هەموو بڵێ کاریگەری خراپی هەیە لەسەر قۆڵۆن بەڵام ئەگەرێکە مشکلی قۆڵۆنی نەبی ئاساییە ماست باشە ماست ئەگەر چەور نەبێ ماست ماست لە بۆ قۆڵۆن باشە و خواردنێکی زۆر باشە لە بۆ پارشێ و لە بۆ جەماعەت هەندێک ماستی بوومە بدۆنن. ویستم یەکسەر پێشۆی ژوان پرسیارەکەی بکە تۆزێک ئەو پرسیارە بە پەلە لام دروست بوو پێم وابێ قۆڵۆن زیاتر تووشی ئافرەتانە بێت لە ئافرەتان ڕێژەکەی زیاترە باشە چۆن ینی هەیە ئایا لە ڕەمەزانە توش بێت بەهۆی خواردنەوە یا خودت قۆڵۆن چۆن تووشە بیت نەخێر بەخۆی قۆڵۆن هەتا ئێستا هۆکارێکی دیاریکراوی نەدۆزراوەتەوە ئایا بە چ ئینسان بڕۆ بەڵام هۆکاری زۆرە یەکێک لەوانە با بڵێن بۆ ماوەیە مەسەلەن دەبینی ئەو نەفرە هەر بەخۆی قۆڵۆنی لە ئەساسەوە بە جوانی بە شێوەیەکی جوان ئیش ناکە هەندێک دەڵێن هەندێک میکرۆب التیاب توژە هەندێک دەڵێن جسم بەرگریەکەی ئەوە تێک دەچێت هەندێک دەڵێن هەستیار دەبی بەرامبەر بە هەندێک خواردن بەڵام وەکو پێش لە پێشەوە باسمان کرد لە ڕەمەزانە لەبەرەوەی ستایلی خواردن تێک دەچی ئەو کە ئەو نەفرانەی کە قۆڵۆنیان هەیە زیاتر لە ڕەمەزان لیان بەدەردەکەوێت بە لەبەرەوەیە کە بەس عیلاقی بەوەی نییە بڵێ لە ڕەمەزانە توش بێ بەلاکەس ئەوانەی کە مشکلەی مەعیدەیان هەیە بڵێنگەدەیان هەیە دوازدەگریان هەیە قۆڵۆنیان هەیە مەفروض وایە لە ڕەمەزانە هەمویان باش بن سەحەتیان باشتر بێ لەبەرچی چووکە ئەتوو ڕەمەزان خواردن کەم دەکەیەوە فترێکی باش ئیسراحەت دەدەیە کۆڵۆن و مەعیدە و گەدە بە هەموویەوە فلەبەرەوە مەفروض وایە باش بنەوە بەڵام بەداخەوە تو لە ئیفتار و لە پارشێ و کە بە شێوەیەکی ناتەندروست خواردنت خوارد هەم جۆرەکەی و هەم کەمێتەکەی وا دەکاتکەوە زۆربەی مەشاکل هەتا لە تەواریەکان ئەگەر تەمەشا بکەی لە ڕەمەزانان زۆربەی خەڵکی مەشاکلی مەعیدە و ڕوشانەوە و زگچ و قۆڵۆن و ژان و ئەوانە هەمووی دەگەڕێتەوە لە بۆ ناتەندروستی ئەو بێجا دکتۆر ئەمە دەوس حسێ بکەین ئەمەل عیادی و ئەسیێن ساخم چ گرێدانێک نێڤبەینە تۆڕەبوون و زەختە نەفسی هەیە گەل قۆڵۆنێ چونکی واشمە بە ئەسوسای توش بین سەروی مەسەلێ بێجا نزە بەڵێ بە تاکید یانی ئەوە بەخۆی ناوەکەی ئەو هەیە بە ئینگلیزیەکەی پێ دەڵێن irritable bowel بە ئەو عەرەبەکەش ئەوە تەهەیوس قۆڵۆن یا قۆڵۆن العەسەبی
ئەگەر تەرجمەی کوردیشی بکەیت دەبێتە قۆڵۆنی تووڕا یاخود قۆڵۆنی عەسەبی فلەبەرەوە بەڵێ سترس لەبەرچی چووکە بەخۆتان دەزانن جەنابتان مێشک کۆنتترۆلی هەموو جسم دەکا یەک لەو بەشانی کە کۆنتترۆلی دەکا ڕێخۆڵەیە هەر لێرەوە کە خواردن دەستە خوارێ و هەتاوەکو گرتان دەبتە فەزەلات و پیسایی هەمووی لە کۆنتترۆلی مشکە مشک دەیجوڵێنە فهر وەختێک مشک تەواو نەبوو ئەو جوڵەیە تێک دەچی ئیشوکاری تێک دەچی ئیفرازات زیاد دەبی ئیفرازات کەم دەبی جوڵەی قۆڵۆن زیاد و کەم دەکا فبەتەکید یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی تێکچوونی قۆڵۆن تووڕەبوونە و سترێسە بەڵام وەکو گوتم لە هەمی سترێسە و ئەم جۆرجە تۆڕەش یعنی خۆت تەجدید یعنی ئەوەڵ خۆی بەشێک سترێس نۆرمەڵە طبیعیە هەموو ئینسانێک سترێسی دەبێ بەڵام ئەگەر زیاد لە حد بوو هەموو شتێک زیاد لە حد بوو بە ئەکیدی شوان بێگومان لە ڕەمەزانانە تۆزە زیاترەکە ئەو نە تحملی ئینسان نامێنێ بۆ دەبی لە ڕەمەزانە لە بەرەوەی بەڵام ناڵێن ڕەمەزان تووڕە دەبێ و سترێس کەم دەبێ بەرکاری خۆ بەس ئەم چ بکەین باشە سترێس ژیمەیە هەی ئەو قۆڵۆن ژیمەیە هەی ئەم چ بکەین کاریگەریەوە بە سترێسی سەر قوڵۆنێ یانژی چ نەخێر دەبی لا سترێسەکە کەم کە سترێسەکە بە چ کەم دەبێ یەک تو دەبێ ئیشەکەی خۆت بکەی بە بەرنامە کە تو بە ئیشەکەت بە بەرنامە کرد پێویست ناکە سترێس دەبێت ئەو ئیشانە مەسەرن ئەو ئیشت ئەو ڕۆبلین فلانە ئەو ئیشەتەیە تەرتیباتی بۆ دەکەی خۆتی بۆ حاضر دەکەی پێویست ناکە سترێس جوارە دوسێ ڕۆژۆت ناوکاری ڕاگەهاندنێ دەشور کە بزانە غەمە نەبیە مەش سترێسمانەیە چونکە جاری وایە نەخۆش حاڵاتی خەتەرە و شەوەش دەبین و لەبەر تەندروستی و بەڵام وەکو گوتم سترێس بەشێک لە سروشتی مرۆڤ بەڵام سترێسەکە وەختێک لە حەد زیاد بوو ئەو وەختی دەبتە دیارد و دەبتە نەخۆشی یعنی بە دەرمانی دژە سترێس دەدەینە نەخۆشەگەر هاتوو زیاد لە حەد بوو بە تایبەتی لە بەشی قۆڵۆنی یعنی نەخۆشەیە بە سترێسەکە وەی لە کردووە قۆڵۆنەکەی بە هیچ شتێک کۆنتترۆل نابی دەبی دەرمانی دژە سترێسی بدەینێ یعنی با بڵێن هێورکەرەوەی بدەینێ باشە ئەگەر ڕۆسەبت دوابزانی کارڕێژەوە چەندە یعنی چەند جوورێت قۆڵۆنی هەنێ ئەوژیان بژین چ ڕێژەیەکە و بگەتە دەرمان خواردنیە بژم سبایی بێت سەردان وەکو گوتم یعنی ئەوە بەخۆی لە مرۆڤ بۆ مرۆڤ فەرق دەکا نیشانەکانی بەڵام ئەگەر هاتوو هەر نیشانێکی قۆڵۆن چ ئەستوربوونی زگ بێت چ ژام بێت چ زگچوبی چ با بڵێن قەبزی بێ چ با بڵێن ناڕەحەتی بەعام لە مەعیدەیە و مەعیدەی پڕ دەبێ و خواردنی پێ ناخورێ و زاری وهەیە کە ئەو غازاتە دروست دەبی تەسی لە سنگی دەکا سنگی دێشێ وەکو نەخۆشی دڵ نەخۆش دێ دەڵێ دکتۆر سگم دێشی دەبی نەخۆشی دڵم نەبێ ئەوانە هەمووی یاخودە هەناسەی تەنگ دەبێت چونکە ئەو قۆڵۆنە کە غازات دروست وەکو دەبدەبێت لە ناو زیجی ئەستور دەبێ تەسی لە سیەکانی دەکا هەناسەی تەنگ دەبێت زۆر جان نەخۆش دێ دەڵێ دکتۆر هەناسەم نایە بەس خۆی هۆکارەکەی قۆڵۆنە وهاکەدا ئەگەر هاتوو ئەوانە بەپارێزی کۆنتترۆل نەبوو ئەو وەختی چارمانی ئەمە دەچینە سەر دەرمانیش طبعاً جۆرە دەرمانمان هەیە بۆ قۆڵۆن فترێک مەسەن 2 هەفتە 3 هەفتە حەسب حاڵەتی نەخۆشەکە دەیخوا پاشەوی هادی دەبتەوە یعنی کۆڵۆن بە بەردەوامی ئەوە نیە وەکو کێرڤەکە بەرزکە کاتی بەرزبوونەوە و زۆر ناڕەحەتی دەبی دەرمان بخوا ئەی دکتۆر پەیوەندی بە خێرا خواردنەوە هەیە بۆ نمونە ئێواران یەکسەر بەپەلە هەنێک کات زۆر بەپەلە نانەخۆن لەگەڵیش یا خواردنەوە گازیەکانە خۆن ئەمانش پەیوەندی پێ ئەوە پرسیارێکی زۆر جوان بوو چ بکەین کە قۆڵۆن و مەعیدە و دواز دەگرێت ئەوانە لە ڕەمەزانە تووشی کێشە نەبین یەک لەو شتانی کە باست کرد ئەوەیە با بڵێن سریع خواردنە بەپەلا چونکە ئەو خواردنێک کە بەپەلە دەیخۆی بە جوانی نایجوی و زۆرێک ڕاستن بەسەر مەعیدە دەکەوێت ئەکید ماندی دەکا و دوایی قۆڵۆنەکە سەر هەڵدەدا ئەوە یەک لە با بڵێن ئەو شتانەیە کەوا دەکات کە قۆڵۆن هەڵنەستی و هادی بێ و چ مەعیدە و دوازدەگری و ئانش هەمووی خاڵێکی تر دەبێ ئەو خواردنی کە دەیخۆی کەمیەتەکەی کەم بێ وەکو باسمان کرد لە بیدایە ئەتو 12 ساعات وەکووە تا مرۆڤێک 12 ساعات پاڵی دای و ڕاست دەڵێ هەستەیە لە غار بدە ئەوە ناکرێت طبعاً ڕاستە شەنوش دەکات توێستە مەسەیەکێک دەچی وەرزش دەکا بیدایە دەقە چارەکێک یەواش ئەحبا دەکات لەشی گەرمەکاتەوە ئەوەش وایە ئەتو 12 ساعات 16 ساعات مەتەن 18 ساعات هیچ ئەو ئیسراحەتی کردی ئەو قۆڵۆن و مەعیدە و دواز دەگرێت ئەتو ڕەسەن ئەو هەموو شتەی بەسەردا بکەی بە ئەکیدی وا باشترە بیدایە شتێکی شرین بخۆی چونکە ئەوە یەکەم شت کە مرۆڤ پێویستی پێێتی شتێکی شرینی ئەو شەکرانی کە بە ئاسانی دەتوێتەوە وەکو مەسەرەن خوورما بەزڵبێت یاخود شربەتێکی سروشتی نەک ئەو شربەتەی ئێرە ڕەنگە و شەکرە و ئاوە ئەو سێشتە هیچ دیانە فلەبەرەوە پاشەوی ئیسراحەتێکی بدەیە یاخود گڵاسێک ئاو
پاشەوی ئیسراحەتێکی بدە دقە چارەکە گەر سوپەکەش ینی سێ چار مڵاکێک سوپیش بخۆی وا باشترە چارەکێک بۆ 20 دقه ینی هیچ تر نەخۆی مثلەن ئەگەر نوێژێ بکە یا مثلەن شتێک خۆت مەشغوڵ بکەی لەسەر سفرەی پاش ئەو 20 دقه نیم سەعاتە ئەوجە دەست پێ بکەی وەجبەکی بخۆی وەجبەش وا باشترە بەگشتی و ئەوانش کە مشکلەی کۆڵۆن و مەعیدە دوازدە گریان هەیە بەشی بکە مثلەن هەیە حەزی لە خواردنە زۆر ینی هەرچەند پێی بڵێ کەم بخۆ هەر دەخوات ئەو خواردنەوە بۆی لێ بکە بیکاتە سێ وەجبە مەسەن یا دوو وەجبە ئێوارە مثلەن کەمێک بخوات بڵێن یەک لە سەرسی خواردنەکە بخوا ئەوی کە دایناوە بیخوا و یاخود مثلەن مەعیدەی دەیەوێ دوای مثلەن دەوروبەری ساعات 9 وەجبەشی دیکە خەفیف وزە وەجبە خەفیفە مثلەن کەمەک زەڵاتە یا مثلەن کەمەک میوەیە حتا ئەگەر شیوی دیکەش بێ بەڵام ئەوانەی کە قۆڵۆنیان هەیە تیژ نەبێ و ترش نەبێ و پاشەویش لە پاشێ و عینی دەتوانی وەجبێکی دیکە بخوا ئەوە دەبی کەم بخوا و تەوزیعی بکە خاڵەشی دی ئەوەیە کە ئەو خواردنانەی کە تەسیر لە قۆڵۆن و دوازدەگرێ و مەعیدە دەکا دەبی کەمی کاتەوە ئەوانەش چینە تیژیە ترشیە خواردنی چەورە بە تایبەتی سرۆکراو یعنی شت کوڵاوبی باشترە و برژاوبی باشترە و هەروەها مەشروباتی غازی بە هەموو جۆرەکانی بۆ قۆڵۆن و دوازدەگرێ و مەعیدە باشترە هەموو کەسێکی کەشەر طبعا وەکو تەندروستی بەعام باش نییە بڵێ بەڵام ئیتر خۆ ناکشکرێ ینی هەموو شتێک لە ئینسان مەنا بکەیت تۆزێک زەحمەتە یانی دکتۆر بچینە سەر چارەسەریە بتەبێتە بەسە دەرمانەکرد ئەم کە گەشتەوی ئاستیفێت حەبا وەرگێتەوە کە دەرمانەکە هەبێت سەروەختی خۆ ناسیارەکەمە هەندێک دەرمانێکی سروشتی دافدایکۆمن گوت ئەوە بۆ ژڤانی بەرقۆڵۆنی مژی سەحکرێ نزە ئاقلێ بژێنە بڕی داناوێری حتان و کەژی منەخۆریە دەرمانێت سروشتی هەنە بوو چارەسەریە قۆڵۆنیانژی ئەو تشتەکە خوڕافاتە وڵی بەخۆی بەگشتی دەرمانی سروشتی لە هەموو دنیا هەیە بەڵام لەبەروی ئەمە پسپۆرەکەی ئەمە ئەوە نییە ناتوانین قسەی لێ بکەین ئەمە وەکو دکتۆری با بڵێن علمی زانستی ئەمە هیچ ئەترافێک بە عشاب ناکەین بەگشتی لەبەر دوسێ هۆکار تەمانەوانش حجەی خۆیانە بەڵام ئەمەش حجەی خۆمان هەیە یەک ئەوانە ئەو گیانە بە زۆری توژنەوەی لەسەر نەکرا ئەمە ئەو دەرمانی وەری دەگرین هەر دەرمانێک بەلای کەمی 2 ساڵی پێ دەچێ هەتا دێتە بازار یەکەم جار لەسەر ئاژەڵ تاقی دەکرێتەوە دوای لەسەر مرۆڤ ئەو مرۆڤانەی کە تەتەوع دەکەن تاقی دەکرێتەوە دوای فترێک کە دێتە بازار چاودێری دەکرێت تا 6 مانگ ساڵێک بزانانی ئایا هیچ مزافاتێکی نییە پاشەوی ڕوخسەت دەدرێت ئەو دارمانە بە بەربڵاوی بەکاربهێنرێ ئەو دەرمانی کە ئێمە دەیدەین دەزانین کەینە ئیش دەکا چۆن ئیش دەکا چ کارێکی لەسەر جستە هەیە کاریگەری لاوەچەکانی چییە لە بۆ چ نەفرێک دەبێ بەڵام ئەو معلوماتانە لەسەر گژوجا و ئەوانە نییە دەرمانی تەمامی ژێدیر کەبین یۆنژی بە ئەکیدی طبعاً ینی ئەمن ئەوەی ناکەم ینی ئاماژگاری ناکەم وەربگیرێ و زۆر نەخۆشی دێت مثلەن دێتە خستەخانەکانی دێتە کلینیکەکان مزعفاتی ئەو دەرمانانەی بەسەرەوە دیارە مثلەن یا قۆڵۆنی تێک چۆ یا مەعیدەی پێ دکتۆر چ خواردنێک سروشتی بێ و بۆ قۆڵۆن ئیسفادەی هەبێت بۆ نمونە پێم بڵێن ئەمە بخۆ باشترە قۆڵۆنەکە بەڵێ خۆی ئەوانەی کە باسمان کرد و وتمانە و خواردنانە بەگشتی دوورکەوە یا کەمکەوە باشە ئەوجا ئەو خواردنانی کە بۆ قۆڵۆن و مەعیدە دوازدەگرێ باشن کە بڵێن هادیئە حسب نیشانەکانی نەخۆشەکە ئەگەر نەخۆشەکە مەثلەن غازاتی زۆر بوو ئەوە دەبی ئەو خواردنانە نەخوات کە غازاتی دروست دەکات ئەگەر هات و قەبز بوو هەندێک خەڵکی زۆر مشکلی قەبزی هەیە ئەوە ئەمە نەسیحەتیان دەکەین کە سەوزە و میوە بخوا مەثلەن زەڵاتە میوەکان بەگشتی یاخود نانی جۆ نانی ڕەش بڵێن ئەوانە وە دەکاتکەوە قەبزەکەی باش بێتەوە ئەوانەی کە مەثلەن زیکچویان هەیە زیکچویان زیاترە ئەمە دەڵێن ئەمسن ئەو خواردانەی کە زیکچوو دروست دەکات فایبەری زۆرە ڕشاڵی زۆرە وەکو مەثلەن زەڵاتە وەکو میوەت شیرینەکان یاخود مەثلەن ئەو شەربەتانەی کە شەکری زۆری تێدایە موادی تێدایە مواد حافظەوانی تێدایە یاخود مەثلەن ئەو میوانەی کە وشک کراوەتەوە ئەوانە هەمویان لە بۆ ئەوانەی کە زیان دەچێت باش نییە نەشتەرگەری هەیە بۆ چارەسەرکردنەوە قۆڵۆنە یۆنژی نەخێر نەشتەرگەری باش دکتور ئەس بەحسا چاو قهوێ بکەم تایبەتیژی ناو کوردەدا بە خۆڕناچێت شتێکی سەرەکیە قهوەژی گەلک مرۆڤ حەش قهوە بەخۆر نێتکن کاریگەریت خراپێت ئەوە بەبیرمەتی نایەوە بڵێ بەنسبەت ئەو خواردنانی کە گوتمان لە بۆ قۆڵۆن کاریگەری خراپی هەیە و قۆڵۆن و مەعیدە و دوازدەگرێ لە کات بابلێن لە ڕەمەزان و غیرە ڕەمەزانیش ئەو مادانیە کە مادەی کافاینی تێدایە وەکو چاو قاوە و نسکافا و هەروەها مادەی کۆکاکۆلا بیپسی وهروەها جگەرە چاو قهوێژی نەبخۆش نەک نەخۆی
وەکو گوتم ئەمە کە دەڵێن ئەو شتانە خراپە معنایەوە هەر هیچ لی نزیک نەبیەوە پێوەلەکە چۆی مرۆڤە خودت باشە ئاساییە بەڵێ و مهمترین شتیش کاتەکەیەتی کاتەکەی دەبی بەلای کەمی نیو ساعتێک پاشنان بێت بخورێت کردنا وەرزشێ مرۆڤشێت تەمامی خۆش قۆڵۆنی چارەسەر بکرد بە ئەکیدی ئەمە بیدایە باسمان کرد وتمان ڕەمەزان ئەگەر هات و بە شێوەیەکی تەندروست نیکەی ئەوە زەرەرەکەی زیاترە وەکو زانست و لاشە نەک وەکو ڕوحانیەت و وەکو واجب نە بەڵام وەچی دی ئەگەرکو بە شێوەیەکی تەندروست نیکەی زەرەرەکەی لە بۆ جستە زیاترە یەک لەو شتانە ئەوەیە کە ڕەمەزان واتە سەورەکە کە پاشەوی کریتر بنوی هەتایە وارە هەستی و بنوی هەستی و بنوی دوایی بچی خواردنی بخوا دوی دیسان ئیسراحەت کە و پاڵ نەخێر بلعکس هەتوو وەرزشی خۆت بکەی پێشتر بەڵام وانە بێت مەثلەن کە زۆر ماندیت کە ئیشی ڕۆژانەی خۆت مەثلەن ئۆفیسە دەوامە ئەوەیە مەثلەن زۆر کەس حەز دەکات دەڵێ ڕەمەزان هەر لە ماڵێ بم ئەو غەڵەتە وەرزشەکە دیاریکردی هەیە حرەکەکە دیاری بڵێ ڕۆیشتن چ بە ڕۆژ چ پاش ئیفتاریش بە سعات و نیوەک 2 ساعت پاش بەرە بانک وا باشترە بە تایبەتی ڕۆیشتن پیاسە نیو ساعتێک چ دقیقە بە پێ بڕۆی بڵێ لە بۆ هەموو نەخۆشیەکان و بە تایبەتی لە بۆ مشکلت منێت قوڵۆنە گەلێک ناز بژم سبا دوز بازی سەردانەکەتەکەم دەزێتتر ئەزی چم دووبارە زە سەکمێ بە هەمیێت تێگەم دکتۆر هەر باش نابێ گەروا بێت طبعا بە ئەکید یعنی یەکێک لەو شتانی کە سترێس کەم دەکاتەوە وەرزشە وەرزشە زۆر دەست خاڵێکی تکەش کە مهمە کە باسی ئەوەندە زەمی خەومان کرد خەویشێکەکە لەو هۆکارانەی کە لە بۆ قۆڵۆن و 12 و ئەوانە هەمووی باشە باش بنوین خەوێکی تەندروست مثلا 8 ساعت زیاتر نەبین و ساعت ئەو تەوزیعی بکە هەندێک شەو هەندێک لە ڕۆژ ئەم میهوانداریاتە ئەڤروکە نفسی گەلێگە لە خۆشحاڵ بین دووبارە ڕەمەزانە پیرۆز ڕۆژین و ویژێتەوە قەبیل و تەندروستێتە هەریە باش بێت دکتۆر ئەیاد سەمین پزیشکی پسپۆریە هەناوە دیارمەدەبووی زۆر سپاس مەمنونێت هەمیشە ساڵانە لە مانگی ڕەمەزانە لە بەربانکردنەوە لە باکووری کوردستان هاوڵاتیان لە شوێنێکدا کۆنابنەوە یعنی لە یەک شوێنە هەمووی کۆ ناکرێتەوە بەڵام ڕێکخراوە خێرخوازیەکان خواردن و خۆراک کۆ دەکەنەوە و ئەیگەێنە بەردەم ماڵەکان ڕێکخراوەکان ڕۆژانە یەک جۆر خواردن بۆ 2000 کەس ئامادەکەن ژوان لە کاتێکا ساڵانی ڕابردوو 3-4 جۆر خواردن بۆ زیاتر لەو ژمارە ئامادەکرا بەڵام ئەم ساڵ زین هۆکارەکەی چییە کە بۆ ڕێژێ تەنها خواردن دیشۆژیتێت تاریکاری هەفتۆ بکەن خواردنە بۆ ماڵێتێک و دوبندا حەژێکردن زیاتر چێ بێت بەرە بۆ کوڕی کوردستان بزانین کاچاو هەریکاریە وڵاتیە تێکردن ئەفدار یەک ji avahiyên qedîm ên Diyarbekirê û xwedî dîrokeke 400 salan e. Heyvasor a Tirkiyeyê li vî avahiyê dîrokî ku li navçeya Sûriyê cihdigre rojane ji bo 2000 kes xwarinê çêdike. Xwarina ku ji aliyê aşpêjan ve tê çêkirin li taxên Sûrê li malbatên ku pêdivî pê hene tê belavkirin. Serokê Heyvasor a Şaxa Sûrê Recep İdî Kotamaje dike ku wan ji beriya Remezanê jî xwarin dida. Lê niha ji ber vîrusa koronayê zêdetir pêdiviya welatiyan pê heye û ew jî zêdetir xwarinê çêdikin û li welatiyan belav dikin. Ekî karibin şîvê xwe nikaribin çêkin. Kar û pîr bin, sêvî bin, seqet bin, erdê bin, özürlî bin, em ji wan şîv dibin. Ekî karibin ama mexdûr bin, şîvê xwe çêkin, qolî didin wan. Rojekî sokağa çıkma yasakî jî hebe, em royê 3000 jî nan bela dikin. Em insanê xwe dixwazin dernekevin derva, naxweş biran nebin. Qizilay jî zaten ji bo roja tengayî ye. Dixwazî kî insanê me mexdûr nebe, dixwazî kî wexta sexintî hebe li cem insanê xwe be. Di binbanê Heyvasor a Sûrê de 5 kes dixebitin. Xwarina ku ji aliyê aşpêjan ve tê amadekirin, ji aliyê xebatkaran ve li welatiyan tê belavkirin. Di meha Remezanê de rojane danekê xwarinê tê çêkirin. Lê welatiyê ku bixwaze, dikare hem ji bo fitara xwe, hem jî ji bo paşîva xwe xwarinê ji vir bistîne. Piraniya xebatkarên Heyvasor xwebexşin. Şemsê Şemî jî yek ji wan xebatkarên xwebex e û di mencelan de xwarinê çêdike û dibêje hemû coreyên xwarinên Diyarbekirê çêdikin û li welatiyan belav dikin. Em miqarina çêdikin, em birincê çêdikin, em etlî miqarina çêdikin. Em yêmekê giş etliye qurî fasulye em çêdikin, etlî, em noka çêdikin, etlî, em zebzev çêdikin, meftûnê çêdikin, meftûna kundira.
وأز هر تشتي تشيتكن ولا أشخر جنلي ولا رغد الشغلة از معاش ناقرن Rêveberên heyva sor dibêjin di rojên Koronayê de bila welatî li malên xwe bimînin. Yên ku pêdiviya wan bi xwarinê hebin, dê ji wan re xwarinê bibin malên wan. Ji aliyê saziyê ve dê heta dawiya meha Remezanê rojane danek xwarinê were çêkirin, lê piştî Remezanê dê rojane dîsa du dan xwarin were çêkirin û li welatiyan were belavkirin. Hesen Kösen, Kurdistan 24, Diyarbekir. انشالله خارنکا خوش دیار بی لجبر کرونا هزین خلق وکی سال در باز بوینا اینا کنفکرینش بوی مالت وانا عادتا وری دیجی هر شمیجه طیبتی جی بیرام تتشتن بچیک بین هر مالکی خارن بو مالک آدید بر یعنی سفره و رنگ بی پالی کاری کرنا جیران بی هفت باز بەڵام بەداخۆستا تا ڕادێک کەم بۆتەوە زیاتر بۆتە ئەرکی ڕێکخراوەکان ڕێکخراوە خێرخوازەکان دیجی هیجن زیاتر وەلو کۆرۆنا نەهیلا بە زیاتر دیلیڤەری حساب پام تواصلين ام چنا كين دليفري حساب بينا هدي از بشم موسيقى دمايكا برنامه دست بيت كتوجي ماجاكش بوين دي برنامه افشوا پاشیوا چاره داوی هات صباحی روزیا چاری ده دست بکرد از حزب کم زیزی رمضان در بازو تیویایی که خودش همین مسلمان قبیل کرد روزیت و طاعت و پاشیوا و خیر و برکت و صحت بۆ هیواین کە کۆمەڵێک لە زانیاری و بابەتی گرنگمان بەبیر ئێوە هێنابێتەوە بۆ ڕاگررتنی تەندروستیتان و تەندروستێکی باشتان هەبێ بۆ هیواین هەمیشە سفرە و خوانتان ڕازاوە بێ و هەرشاد بن دەم چین پارەیەکێ پاشی بێ بخوین چونکی هیچ پاشیوا خو حاضر کن و پاترەوە هەرشاد بێ